بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عەزیز، خۆشحاڵ و بەختەوەرین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان محەممەد هاتین و خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. دانیال زۆر سپاس بەناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش. بەمێدی دەستپێکی هەفتەیەکی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک دوور بن لە هەموو دەرد و بەڵا سوودە و کامەران بن. لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە لە پەیامی ڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەم ڕۆژ لە خزمەتتان نابین بۆ هیوای تاکۆتایی لەگەڵمان بمێننەوە. ئازان لە بابەتەکانی ئەمڕۆماندا باز لە گرفت و کێشەکانی ناوچەی پیشەسازی هەڵەبجە دەکەین کە ماوەیەکی زۆرە، ماوەی چەند ساڵێکە چەندین کێشە و گرفتیان هەیە، چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لایەن ئەو ناوچەی کە بۆیان دابین کراوە. ئێمە هەوڵدەدەین باز لەو کێشە و گرفتەکانیان دەکەین، زانین بەکوێ گەشت و ئایا هەوڵی چارەسەری دراوە. لە بابەتێکی دیکەمان پرۆژەی پرشنگی فەرموودە کە لە ماوەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم پرۆژەی ڕاگەیان کە لە بەرکردنی 40 فەرموودە بوو و ئەو کەسانەی کە براوە دەبوون لەم پێشبڕکێدا خەڵات دەکران. باز لە ئەنجامەکانی پرۆژەکە دەکەین و بزانین پرۆژەی داهاتویان خۆی لە چی دەبینێتەوە و بزانین ئەم جۆرە پرۆژانە تا چەند خزمەت بە مسلمانان و گەنجان دەکەن بۆی کە ئاشنا بن بە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قورئانی پیرۆز. بەڵێ کۆمەڵێک بابەت و زانیاری دیکەمان دەبێت. بەڵێ لەگەڵ پەیامنێرانیشمان هەوڵ دەدەین لە شار و شارەشەکان زانیاریەکانی ڕۆژ بۆی عەزیز بگوازینەوە. سەرەتاش دەچنە لای پێشبینیەکانی کەشوهەوایی شار و شارەشەکانی هەرێمی کوردستان و گۆڕانکاری لە پلەکانی گەرمە. لازان وا دیارەکە ڕۆژ بڕۆژ خەریکە گەرما ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکەن بۆ هیوایی کە لەگەڵەوەی کە ئەمساڵ بارانێکی کەم هەبووە، بەڵام لەخوای گەورە دەپاڕینەوە کە گەرمایەکی زۆرمان ڕوتێ نەکا بۆ پێی کە بەشێک لە هەرێمی کوردستان وشکە ساڵی ڕووی تێکردووە. بەڵێ دانیال بەڵێ بێ تەوەری یەکەمان لەسەر تەوەری یەکەم لەسەر تەوەری یەکەم گفتوگۆ دەکەین کە گرفتی چەند ساڵی ناوچەی پیشەسازی هەڵەبجەیە، زانین گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە. پیشەوەرێکمان لە هەڵەبجەوە لەگەڵ دەبێت، ئەویش زۆر بەڕێز حاجی مەلا ساڵح. کاک حاجی سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵای خوش لە تۆ و لە بینەرانی پەیام، سڵای خوا لە هەموو لایەک. زۆر سپاس کاک حاجی. ئەگەر باز لە کێشە و زۆر سپاس. ئەگەر باز لە کێشە و گرفتەکانی ناوچەی پیشەسازی یاخود پیشەوەرانی هەڵەبجەمان بۆ بکەیت. وەڵای ئێمە لە زوو چاوەڕێن لە دەسەڵات هاوکاریمان بکات، یعنی ئێمە بەڕاستی لە زۆ ئێمە چاوەڕێ ئەوەین کەوا هەدی ئێمە ئەوەیە ئەم پیشەوەرانە دوورخرێتەوە لە منتیقەیەکی سەناعی دروستکە لە بەڕاستی هەر ژینگەی شارەکەمان پیس کردووە و جا دوایەوە خۆشیان باش بەرپرسەکان کە هێن بۆ هەڵەبجە شتێکی ناشرین و نامۆ لەسەر و جادانە، یعنی جانا هەمووی تۆزیع بووین و بە کوچە و کۆڵانەکانە و لە ناوەڕاستیش
بازاڕە و بووین بەعجێت بۆ بەڕاستی بۆ ئەو خەڵکەی کەوا ئەوێت بە ئیسراحەت مشکی ئاسوودە بێت ئاسوودەی لە مشکی کەسان نەماوە خاستن ئەو هەموو نەهامەتی بەسەر ئێمە هاتووە و لەم شارە لە ساڵی زەعیم سیدیق تا ئێستا ئێمە تەسحیح ئەین و خوێن ئەین و ئەبەخشین بەم کوردستانە عەزیزە بەڵام ئەمەش نەتیجەکەمانە لە هەر شارێکی کە موکوڕیمان نییە بەڵام داوامان وایە لە هەموو دەسەڵات بێتە سەرخەت هەچی وامان ناوێت کاکەجان ئێمە کابراوتی من ئەوە پیشەوەرێکم 40 دانە ساڵە لە دەرگای هەر کەسێکم ناو ڕەنجیشان ماڵ و مناڵی خۆمم بەخێو کردووە ئللا تەنەزول بۆ خوای گەورە نەبێ بۆ کەسم نەکردووە داوامان وایە بیزار بەدەسڵاتمان و چەند مەسئولینمان بینی داوامان لێکردن مەسئولی سندیکای هەڵبجە خۆی باشەزانە چەند جار هەوڵمان ناو و ڕۆشتین لەگەڵیا و بە مەسئولەکانمان و تۆ خۆی ڕاستەوخۆ ئاگای لە حسابەکەی و دەستمان کردووە پشتێنی ئەو خەڵکە کاوکاری ئەم شارە نمونەیە بکە ئەم شارە زامدارە ئێش و ئازارێکی زۆرمان هەیە هەچۆنە بێت ئێش و ئازارەکانمان کەم کەنەوە لەم شارە زۆر باشە کاک حاجی ینی 10 ساڵ لەمە بەر عەرزەیەکی فراوان دیاری کرابێتە ناوچەی پیشەسازی بۆ هەڵەبجە بۆی پیشەوەر ڕاستیەکانەوانەی بەڕاستی و بە فیعلی کۆمەڵێک پیشەوەرن کە کرێم پیشانە لە شوێنی قەراخشا لە شوێنێکی تایبەت و دیاریکراو بۆی خەڵکیشی پێیانە یاخۆت وەک خۆشت باسکرد نەبنە بانگرانی ئەم عەرزانە چی لێ هاو چۆن دابشکرا چۆن ئەو پرۆژەیە کانسڵ بوویەوە بە کێ درا باز لەوە دەکرێت لێرە و لەوێ خەڵک هاتووە بە ناوی پیشەوەرەوە بەشێک لە دوکانەکانی وەرگرتووە پیشەوەرە ئەسڵەکان بێ بەشکراون ینی ئەم پرۆژەیە هیچ سووتان لێ بینیوە ئێساکە بۆچی وەستاوە زانی خۆی چۆن خۆی حەزەکەم بزانی برای عەزیزم ئەم دەسەڵاتەی کە حکمی زۆنی سەوز و زەر دەکات بابزانی گیرۆدەی دەستی ئەو خەڵکە ماساوچەیە کە تەکلیفەکە لەو خەڵکە کە پیشەکەی ئەوە نییە داوای لێکە ئەو ئەرزەی بۆ وەرگێ یعنی والحاسید ئیزعاجی ئەکات بە ناوی یعنی تۆ وەرە لە زمانی سەدامە ئەو گۆڕ بە گۆڕەی کە ئەم شارەی تێگا بەسەرێکە و هەزاران خوێنی دەریای خوێنمان ڕشت لە پێناوی ئەم کوردستانە نەهات شتێ بکاکەوە ئەم سیستەمە ئێمڕۆ کە ئێمە تێکەوتوین وەکو چۆن چۆنی کابرام مامۆسایە چ محتاجە تۆ ئێمڕۆ بێنێتی لە پاڵ منێکی بێمەعاشی بێکاسپی بێدەرامەت بێنێتی داینی سنفی من لەگەڵ ئەوە تێکەڵکی ئەی نابێت تۆ پرسی تۆ کاکە تۆ بودجەیەکی تایبەتی خۆتت هەیە ئەی بودجەی ئەم کابرایە لەسەر چییە ئللا لەسەر بژێوی ژیانی ڕۆژانەمە یا کابرایەک خانەنشینی کردووە بە پلەیەکی باڵا هێناوتە لەو بەری منەوە قوتی کردوتەوە دانیشتووە لەو بەرەوە ئیشی هەبێ یانەی بێ ئەو هەر ئاشیەکە ڕێو لە پەرلەمان شەڕی بۆ ئەکرێت معاش نییە معاشەیە معاش نیە خۆی ئێمەش ئەوەمان نییە بە قوربان ئێمە ئەزانین چەندین کەس ئێمە مەسئولی سندیکای هەڵەبجە هەزەکەم بۆ زانین کاگەنوەری ڕەشید خۆی چەند ساڵە نایە لە دەرگای پیشەوەرانی هەڵەبجە با بڵێ کاکە گیان بێزەحمەتێ ورن سندیکا داواتانەکە ورن مۆڵەتەکان تازەکەنەوە ئەزانێ هەمومان نەداری و نەبوونین بەڵام تۆ وەرە لە سلێمانی و حورمەتم هەیە بۆ ئەو شارە هەڵمەت و قوربانیە چوار بەڕێز لە ڕەمەزانە هاتوون ئێمە خۆمان پارەی بەربانگمان پێ نەبووە حەو ڕۆژی بۆ داناوم ئەوە قاقەزەکەیشێتی بۆ نمونە بابی بینی دایناوە حەو ڕۆژ مۆڵەتی بۆ داناوم وەرە ئەگەر نەیە بەدەمیەوە سابی یاسایی بووەکە من بۆیە پێتەڵێم منەم پیشەوەرم لە شاری هەڵەبجە کە پێشانی جەنابتی ئەم بەڕای گشتی ئەڵێم پارەی ئەو ڕۆژەم پێ نەبووە کە بێم بەدەمی ئەم داواکاری ئەم برادرەوە ئەمەش داواکارێکەیەتی حاجی و داواکاریت مەبەست لەو داواکاریت بەو چوار کارمەندە کە هاتن بۆ هەڵەبجە جازێتیان کێشا پێش ئەوان سلێمانەیین بە 1000 مەتر لە ڕسمەکەی شێخی نەمرەوە باو باپیری من حەوشی حەسەنە قوچی ناوە لەو شوێنە مەنزڵگای باو باپیری من بووە ئەمە نییە بڵێ مۆڵای من فەرقەکەم لە بینی سلێمانی و هەڵەبجە بەڵام من فەرقەکەم لەوایە خۆم لە شارێکە مەحافەزەیەکم هەیە ئەوەلیاتێکم هەیە شتێکم پێ نووسراوە ئەو لە سلێمانی و یەک ئەم تەبلیغا ئابە من تۆ وەرە هاتی لە من پرسیتەوە بزانی من بژێوی ماڵ و معیشم هەشدانە مناڵم هەیە چۆن چۆنی بە خێوانەکەم کاک حاجی داواکاریت چییە کە بۆ داتووە ئەو داواکاری هاتووە لە وەرە مۆڵەتەکە تازەکەرەوە عەزیزەکەم بۆیە پێشانمای جوان جوان ڕایگەێنەوەتانێ ئەوە لە قاغەزەکایە تێگەی ئەوە ئەو نامەیە کەەوە ئەو برادرەیە ناوێتی تەسیر
ئێمەی کرد ئێستا گرفتەکە بۆ پیشەوەران سەرباری ئەوەی شوێنی ئەمە ناوێت نەماوە گرفتەکە ئەڵە تۆ ئەڵێت تۆ قوربان ڕاستەکەی تۆ شوێنە پیشەزادەکەی ئەو ئەڵێ وەرە مۆڵەتەکە تازەکەرەوە آخر من ئیسا حالیەن نە شوێنەکەم هەیە تێگەی نە شوێنەکەی بۆ دابین کردووم نەهاتووی بەدەمەوە بزانی مکەسەراتم چییە تۆ نەهاتووی زامەکانم یعنی بڵین تەداوی کەیت هاتووی بۆ لای من ئەڵێ وەرە ئەوە ئیجراعاتی قانونی لەگەڵاکەم ئیجراعاتی قانونیە بێت لەگەڵێکێکا بکەیت کە لەوە پێش لێو پرسی بێتەوە زامەکانی ساڕێش کرد بێت عەزیزەکەم ئێمە دەریایەک ماندوین بەڕاستی ماندوین حەزەکەین بێن بەدەممانم کاکە چیم بە دنیاوە ماوە من هەتا ئێسەکی لە سندیکای کوردستان ئێسێش ڕۆ لە ڕۆژان نەمبینی پیشەوەرێک بێت بڵێ ئەڵڵا ئێمە ئاسوودە بووین لە مەنتیقەی خۆمانە کاکە ئێمە بووین بە مزاحیم بەسەر ئەو خەڵکەوە لە ناو بازاڕە بووین بە عەجەت و سەرێشە بۆ ئافرەت و بۆ گەنج و جوان ئەو جادانی هەڵەبجە شوێنی پیاسەکردن و شۆستەی تێگەی ئێوارانە پیاسی تیاکەیسە تەقوڕی تویتەر و پەنچەرچی و ڕۆنگۆڕ و کەواتە کاک حاجی پرسیارەکەمەیە هەڵەبجە لە ڕووی داریەوە پارێزگایەکی سەر بەخۆیە قایمەتی قەزای ناوەندی هەیە وەرواسەندی کاجیاوازەکانی هەیە بۆچی لە سلێمانیەوە دێن بێوەی بە معاناتیەوە بزانن داوای تازەکردنەوەی مۆڵەتتان لە یەکەن لە کاتێکیشا ئۆکەی داسەکردنەوەی مۆڵە شتێکی باشە بەڵام لە پایەوەش دەبێت شوێنەکانیشتان بۆ دابین هاتوون من بۆیە وتم باو باپیرم خەڵکی سلێمانیە من یەکشتم بۆیە پێم وتم من کابرایەکەم ئەسڵەکەم خەڵکی ئەوەیە بەڵام بۆیە من ئیسا پێم وتی ئێمە ئینسانێکی عنسوری نین بەڵام وەرن کاکە ئێمە شانزەی سێ هەموو جارێ وعدمانەیە نێ و هەڵەبجە محافەزەیە و هەڵەبجە سمبولی کوردستان ئەی کاکە سمبولەکەی پێڕانابینی نایی بەدەمیەوە کردو بە پارێزگا دەوەرە بوجەکەی بۆ جیاکەرەوە دەوەرە ئەو بوجەیکەوە عایدی ئەم خەڵکەی کە لێراژی بۆی جیاکەرەوە کاکە گیان تۆ شەڕی پەرلەمانکەیکەی لە پەرلەمان لەو لێردانشی دەوەرە شەڕ لەسەر ئەم شارە بکە ئێمە جیاکەرەوە کاکە گیان جیامان کەرەوە من مناڵبووم لەبەرە بازاڕە لە مەیدانەوە هات لە هەڵەبجە تەسکەرەی دەرێنا تێگەی لە عەربەتەوە هات کوندی ئیسیساقی لە هەڵەبجە بوو یعنی بۆچی دەسەڵاتێکی خوێنمش بتوانێ ئەو ئیداری ئەم شارە بەرێبەڕێەوە خۆم لە ناو خۆمانە ئێمە نەتوانین ئەم ئیدارەیە ڕێک و پێکەین و بتە و بەهێز و بەتواناکەین لەبەرەوەی دوژمنانی گەلەکەمان زەفەرمان پێنەبا ئێمە ڕێگەمان خۆش کردو بۆ خەڵکی نەیارمان ئێمە خەڵکێکی خۆخۆرین لە ناو خۆمانە کاک حاجی کۆدەنگی هەیە لە نێوان پیشەوەرەکاندا کە بتوانن چارەسەری ئەم کێشانەتان بکەنواتە هەمووتان پێکەوە بتوانن لە ڕێگەی یاداشتێک و لە ڕێگەی داواکاریەکەوە تاوی کێشەکانتان چارەسەر بکرێت ئەزانی چۆنە کێشەکەی ئێمە ئەوەیە مەسەلایسا زۆر دووری بۆ مەچۆ بەپێی ئەم نووسراوەی کە گەیشتووە بەدەستی من لە بڵین هاتوو بڵین حەو ڕۆژی بۆ داناوم و کە نەچوون بەدەمیشیەوە تێگەی بەڵێ ئێمە مشکلەکەمان لەوایە لە ئەسڵی مەسەلەکەەوە هەموو مەسئولەکان خەڵکی هەڵەبجەن با بزانی بەس لەسەرەوە حەزەکەم بزانی ئیشەکەی ئێمە لەسەرەوەی کتابەکە گەر محافظی هەڵەبجە بیکە ڕێگریەکی هەیە لە 100% ئەوە حەزەکەم بزانی من لە ناو لەوە پێش لە ناو حیزبا ئیشم کردووە ئیسا من هیچ شتێک نیم معاشخۆری هیچ لایەنێکیش نیم بەڵام سوورە زانم لەسەرەوە دەسەڵات نایەڵێ ئەم نیشانە بکرێ لە هەڵەبجە دەسەڵات بووە قچسم نایەڵێ محافظی هەڵەبجە بە ئارەزوی خۆی بۆ خەڵکی شارەکەی چۆن نایەوێت شارەکە خۆشکە تێگەی چ مەسئولێکە بینی لە هەڵەبجە بە چوادۆری هەڵەبجە بگەڕێ خەڵکی ئەم شارە نەبێت هەتا ئێمە مەسئولەکانی خۆشمان هەمووی لە سلێمانین تێگەی بڕۆ مەقابلەیان بکە تەمە ناکەن خەڵک بێ بەرەو هەڵەبجە و هەنگاو بنێ کاکی هەڵەبجە هەموو بەیانێکە لە سێرەم دەموچاوێ ئێ کاکە تەنی سێم حەمە و پارەی بۆ دەرچوو ئێدە کاکە تەکلیف بکەن لە حکوومەتی عراقی کاکە جادەیەکمان بۆ دروستکەن با دەموچاوی تازە ڕووکات ئەم شارە ئەم هەموو دەموچاوە بەیانیان نەیبینی و ئێوارانە گۆڕانکاری لە دەموچاوای کاکی گیان ئێمە کوا لە تورکەوە یێتە ناومان کوا لە ئێرانەوێتە ناومان ئەللاوە گەرمان نەبێ سەردانێکمانەکە ئێمە مانەوەم دەموچاوانە جادەیەکیمان بۆ دروستکەن کاکەوە سازانی ساویتیان نەماوە لەبارە جادەیەکمان بۆ دروستکەن ئەم شارە هەم بۆ ئیسفادەی خۆتان و هەم بۆ ئیسفادەی ئەم گەنجەی لە دوای منەوە ئەوێ هەوایەک وەرگێت ئاسۆیەک ببینێن لەم شارە
واتە کاک حاجی ئێستا پیشەوەرەکانی هەڵەبجە بە شێوازێکی گشتی شوێنی ئەو شوێنەی کە بۆیان دیاریکرا بوو کە تێیدا ئیش بکەن ئەو شوێنە هێشتا نەخراوەتە کار یاخود دابەش نەکراوە یان خزمەت هیچ تۆرە خزمەتگوزارێکی بۆ نەبراوە یەکێکی تیژ لەو گرفتانە تازەکردنەوەی مۆڵەتەکانە پارەتێکی زۆرتان لێوەرگن و بێەوە هیچ وڵی خزمەتگوزاری بۆ ئاوی تایە کاکە حەزەکەم زانی ئاوی تایە کارەبای بۆ ڕۆشتووە بەس مهم وێ شۆستە و قیری نییە یعنی بۆچی سەدامێ بەو دیکتاتۆریە حەز ناکەم ئەو نێژناوی بێنم ئەم شارەی زامار کردووە بەس ناچارمەکە ئەمانە بورژێنم لەبەری تێ بکەن ئەچوو لە بەسڕەوە تروقی هێنا لە ڕوومادیەوەی هێنا تێکەڵی ئەکرد ئەیوت بڕۆقی تایبێنی خانەخین و کەلارم بۆ بکە ئێ تۆ ناتوانی لە هەولێرەوە تیمێک بنێری لە دوهۆکەوە تیمێ بنێری لە سلێمانی و تیمێ بنێری ئابڕۆن جوانکاریەک لە هەڵەبجا بکەن هەڵەبجەی زامار تێگەی ئەو دەسڵاتە خوێنمژە بە تەلەفۆنێک ئەو شتانەی جێبەجێ کرد ئەی تۆ لەکوێی ناتوانیت ئەو تیمانە بنێری ئەم شارە ئاوەدانکەیتەوە و پینە و پڕۆی ئەم شاری پێ بکەی هەر وەکو تەسحەیەکی ئەومانە وا زمانی کوا خەڵک ماڵی کاول بووە وەرە سێری باو باپیری من کە لە سلێمانیا کزم و کەسوکارم چیتایە وەران بەشەی دایکم لە عمقی شارە زوور ئابدان چیمان بەسەراتووە چەند جار ماڵمان وێران بووە چەند جار ماڵمان کاول بووە کاک حاجی ئەو شوێنەی کە ئێستا بۆتان دابین کرانی من لە قسەکانتەوە تێگەشتم کە خزمەتگوزاری ماوە بۆ من شۆستە و شەقام و ئەو بابەتانی ماوە ئەتە ئەو شتانی بۆ جێبەجێ بکرێت شۆستە و نەخیری تایە بەڕان پیشەوەرەکان دەچنە ئەوێ کورە کێشەمان نییە کاکە وڵی بەس بکرێت شۆستە و قیرەکەی بکرێت یانی تۆ بڕوو باران ببارێت تراکتۆر دەرناچێت لەو شوێنە شۆستە و قیرەکەی بۆ کرێن وەکو پێتەڵم دەعمێکی بەسیتی ئەوێت بەس تۆ کە بوجەو نەبێت شارێک محافظەیەک بیت بوجەیەک نەبێ و بوجەیەکی تایبەتی نەبێ و تێگەی ئاخر معقول نییە تۆی تا مەسەلا تۆ بتێ بوجەی تەرخانکەی بۆ هەولێر ئێدە کاکە گیان بەپێی تەسحیەکە تەرخانی کە زیاتر بۆ هەڵەبجە ئێ بەپێی تەسحیەکە تەرخانی کە بۆ هەڵەبجە یعنی بەپێی ئەتوانن ئیشکەن بەس جوڵەیان تیا نییە بۆ ئەم شارە جوڵە لەم شارە بەرەو ئاسوویەکی ڕوون ناڕوە ئەم شارە خەڵک بارەکە بۆ سلێمانی سا مرەوتانێ پیشەوەرەکە هاتووە بە منەڵی حەو ڕۆژی بۆ داناو بەڵێ من هەڵەبجە بەجێڵم لەبەر بێکاسی بێژیانی یەم بۆ سلێمانی فەرمون پارچە عەرزمەیتێ بزانم مەرەزەڵ احترافم پێکەی کە من 40 ساڵە خەباتم هەیە لە بواری پیشەکەمە تێگەی لە بواری پیشەکەمە 40 ساڵە 79 تا ئێستا بزانە کەم و کەسێکم هەیە ئەوەش زۆر باشە کاک حاجی بابەتەکە ئێستاکە بەم شێوەیە کەوە شوێنەکە خزمەتگوزاری بۆ ناکرێت ئەو گرفتانەی ترچین ڕۆژانە ڕوبەڕووتانە بنەوە تۆ دەچیتە بەیانی سەر کارەکەت لە دوکانەکەی خۆت ئیشی پیشەوەریەکەی خۆت دەکەی ڕەنگە شوێنی دوکانەکەت گونجاو نەبێ بۆ ئەو جۆرە پیشە یاخود لە کۆنا گونجاو بوو بێ ئێستا بۆی فراوانبوونی شارەوە شوێنەکەی تۆ هەم خۆت شوێنت دەستکراوە نەبیت زۆر هەم دراوسەکان ڕەنگە ناڕزایی تر بڕ ئەمەش دیسانەوە کێشتان بۆ دروستەکە واکە شوێنی ئیشەکەتان کەم بێتەوە مشتری کەمتر بێتە ئەوێ تووشی سرێشەی زۆر ببن یعنی بە شێوازێکی گشتی تەواوی پیشەوەرەکان لە شارە کورە قوربان جان خۆی معنای پیشەوەر لە هەڵەبجا حەزەکەم بزانی ئەو منتیقە سەناعیە بەڕاستی ڕووناکیە خاتە هەڵەبجەوە تۆ وەرە خۆت پیاسێ بکە بە سیارەیەکە لە مەزارەکە و پیاە بڕۆ تا ئەگەیتە عەنەب بزانە بۆنی بۆ سۆی تایە و فیتەر و ڕۆنگۆڕ چی ئەکاتەوە ئێ خۆی سیادەی شار و پاک و تەمیزی شار بەس ژینگەیە ئەمە ژینگەی ئەو خەڵکەمان تێگاوە ئەعسابی خەڵکمان تێگاوە بابەجیان وەڵڵای من دەواازەیەک بەرامبەری تەرمیناڵی شارەزوری ئیشەکەم بۆ خوایە لە شوێنەکەم باوەڕکە برادەراتۆ بۆ لام ئەڵێ وەڵڵای ئەم شوێنێکی نەگونجاوە بەس بەخوا بە زۆری یین بۆ ئەم منتیقەوەی نا وەڵڵای شوێنێک نییە بۆ سینتایە یعنی شوێنەکانمان شوێنێکی باش نییە و داوامان لەوانەیەکەوە گوێیان لە دەنگمانە بێن بە دەنگمانەوە بەڕاستی نەک بۆ ئایندەی منەوە من ئایندەم تەواو بوو کابراوتی بە ئایندەی گەنجێک کە خێری نەدی لەم کوردستانە و خێریشی نەدی لە وڵاتە دوای 30 ساڵ ئێستا لەسەر ئەم بەرنامەی تۆوە باسی سەناعە بجوڵێ بەرەو هەڵەبجە بۆیە بەخوا لە بیدایەتەوە ئیشیان لەسەر ئەو سەناعە بکردایە و ڕۆشنایی ئەم وڵاتیش من بەڕێی من ژینگەی ئەم شارەکە پاگەوێتەوە ئەو سەناعە و داوای دەستی هاوکاری درێژەکەم داوای لە هەموو مەسئولین و دەوڵەمەندەکانەکەم هاوکاریمان کەن و بێن بە دەممانەوە بەڕاستی شوێنەکەمان شوێنێکی گونجاو نییە و بووین بە زەحمەت بۆ ئەو خەڵکە و
زۆر باشە کاک حاجی ئێستا چارەسەری ئەم کێشانەی ئێوە لەلایەن ئیدارەی پارێزگای هەڵەبجەوە چارەسەر ناکرێ یاخۆ دەبێت لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی دەرەوەی هەڵەبجەوە بێنە چارەسەری ئەم کێشەتان بکەن و کێشەی پیشەوەران بە چارەسەر بگات. ئەزانی چۆنە خۆی یەکشتی پێ بڵێ میسا حەزەکەم من وەکو کابرایەکی بازاڕی قسێک لێ ئەکەم لەگەڵ تا لەم شاشەوە فەرموو. محافظی لێ هەڵەبجە قەت نایەوێ هەڵەبجە نەچێ بەرەو پێشەوە تێگەی ئەوە لە زەمیریا چەسپاندوێتی کەوێشە بۆ هەڵەبجەکە بەڵام تۆ وەرە لەسەرەوە کلیلی قاسەکە لای کێیە ئەبێ ئەو بیجوڵێنێت تۆ ئەچی چوار کێرەکارە بێتە سەر ئەشایەک نەنان درۆزنەو بێ نەخاقە نازی پێ نە عارەبانێکی دەسی پێ کێرەکار بە چیش کات ئەنی تۆ تەوێ ئەم بەرنامەیە بە باخەڵی خاڵی ناکرێت ئەبێ باخەڵێ پڕ بێت بەرەو ئەو ئایندەیە بڕۆی کە ئەو خەڵکە تیا بحەسێتەوە بە قوربانی چاو. کاک حاجی پرسیارەکە لێرەیە ئەمەیە کاتێکیەوە داوایەکەکەن لە ناو شاری هەڵەبجیان دەبێت ڕوبڕووی ئیداریاتی پارێزگای هەڵەبجێ بکەنەوە ڕاستە بێگومان هەمومان نەکرێ بڵێن پێمان خۆشە وڵات ئاوادان بێتەوە وادەن بەڵام پارێزگار پلەیەکی ئیداری گرنگە لەو شارەیە ڕۆڵی هەیە قورسایی هەیە گرنگیە توانێت زەخت بکە هەر هیچ نابابێت بێەوە کۆ بکاتەوە بڵێ یاخوا بەخێر بێنەوە چون فڵان کەس ئیشەکە لایەوە ڕایگراوە بەگوێ من ناکە ینی ئەم غامزیە ئەمی هەمالکردنە 10 دانە ساڵ پرۆژەیەک 4 هێڵی قیر و 2 شۆستەی بۆ دروست نەکرێت یعنی ئیدی ئەگەر من لەو شوێنانە بم یا هەر بەجێ دێڵم یان نازانم یعنی بابەتەکە لەوەیە ئیهمالیەکە لە ئیداراتی ئەوەیە یاخود هێزێک هەیە ناوێ هەڵەبجە لەوەی هەیە بەرەو پێشتر بڕوا بە پێچوانەوە بۆ دواوە بیگەڕێنێتەوە. من عزیزەکە من یەکشتم بە تۆیە ناو مەلەفێکم لەگەڵ خۆمایەنا کە جەنابتم تێگەیان ئەسڵی مەسەلەکە ئەمە عیلاقی بە محافظەی سلێمانی و هەیە ئەگەر من محافظەم بە پرسیار لە تۆکەم بەڕێزم ڕاست دەکەواتە کاک حاجی یعنی من خۆم بۆچی سندیکام هەیە خۆم ڕێز وحدەی ئیداریم هەیە من محافظم هەیە من مرورم هەیە تێگەی من خۆم ئەمە گەر لە سلێمانیەوەیەت ئەمە ئەیسەلمێنێ کە دەستێک هەیە ناوێ هەڵەبجەیشی بۆ بکرێت ئەمە ئیسەلمێنێ تێگەی زۆر باشە کاک حاجی چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خەڵکی پارێزگای هەڵەبجەن ئەوان تا ئێستا هیچ کارێکیان بۆ نەکردن بۆەوەی کە ئێستا بابەتە ئیداریەکەتان گەشتۆتە پارێزگای سلێمانی لەوێەوە داوای چارەسەرتان لێ دەکەن و داوای تازەکردنی مۆڵەتان لێ دەکەن ئێوە هیچ داواکارێکتان پێشکەش بەوان نەکردووە؟ ئەوان خۆیان کوڕی شارەکە نەبێ ئێمە داواکاری چی پێشکەشکەین ئێمە ڕۆژانە ئێمە کە بەیانی دوکانەکەینەوە ئێمە هاوارەکەین حەسبی الله ونعم الوەکیل حەسبی الله ونعم الوەکیل حەسبی الله ونعم الوەکیل بە دوای ژیان و بژێوی خۆمان ناگەڕین یعنی ئەبێ ئەوەی کە لەسەر ئەو کوچە دانیچێ لە ڕەفایەتە بیر لە من کاتەوە نەک من بڕۆم بە دوای ئەبگەڕێم. کەواتە کاک حاجی ئەو دەرفەتەی لێرە هەیە بەڕێستان وەکو پیشەوەرێک وەک زمان حاڵێکی پیشەوەرانی گشتی هەڵەبجەی شەهید پارێزگایەکی بێناز بۆ ئەوی بابەتەکە لەمە زیاتر چه هاوڵاتیان بەدەستێەوە ناڕەحەت نەبن و ئێوەش بەدەست کەمی مشتری و خراپی شوێنەکەتان بێڕسق نەبن گەرچی زۆر درەنگە و 10 ساڵێک لەمەوبەر بڕیار بۆ ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێەوە بەڵام نەکراوە با ئێستا بڵین بسمیلا داواکاریەک بەش نەخوان لایەنی ئیداری پارێزگای هەڵەبجە بەرپرسێکی دڵسۆز کوڕە خێرۆمەنێک بۆ زۆربەی پرۆژەکانی هەڵەبجەر خێرۆمەنی کاگوێی لە بەڕێستان بێ بەدەم داواکاریەکانی بەڕێستانەوە بێ بۆ ئەوەی لە زمانی بەڕێستانەوە بیبیسین پیشەوەرانی هەڵەبجە بە تەواوەتی کێش و گرفتیان چارەسەر ببێت پێویستیان بەچیە لە چ کاتێکا دەبێت ئەمەیان بۆ بکرێت. وڵی ئێمە مەکو ئەرزی جەنابتم کرد کەس نییە ئیسا من لەو منتیقەی سەناعیە پارچەی عەزم وەرگرتووە 4 سیارە بێتە بەر دوکانەکەم کەسی ئیزعاج ناکەم وە ژینگەی شارەکەش پاک و تەمیزە و ئەو شارێش کە تۆی ساتەوێ پیا بگەڕی نەبوونی باروتی تایە و ڕۆنگۆڕ و ئاسنگەر و حەداد و ئەم هەموو پرژە بڵاوە بێتۆ تۆ بۆ سەردانێکی هەر ناچی لەسەری ئەحمەد شەماڵ و بڕۆ سەر و بدانە چەند ئاسنگەری تایە تۆ خۆ ناوەی تر بۆ لە حاصڵ شوێنێکی ئەوەی بڵێن ڕاقی و بەحساب پێڵێن
لەو کەڕادا کە خەڵک لە هەڵەبجەوە ڕێی بۆ سێری هەوایەک وەرگێ لەو بەغا ئەوە کەڕادەی هەڵەبجێ بڕۆ سێری کردان چه ناسنگەری تایە یعنی تۆ وەرە تۆ خەڵکەکە نەپێچیتەوە نەیبیتەوە شوێنە و دەستی هاوکاری بۆ درێژ نەکەی بەچی بڕۆمە ئەوێ من کاکەجان بەچی بچم منی سا بە باقەلی خاڵیۆ لای تۆ ساوم بەڵام ئەو وەختێکە عمری دەرکرد ئەبێ دەستکەم بە پشێنی خەڵکا و داوای هاوکاری لە خەڵک بکەم بە ساقی چاوم. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز حاجی مەلا ساڵح پیشەوە لە پارێزگای هەڵەبجە و لەگەڵمان نابووی بۆ هیوایکە کێشە و گرفتەکانتان زۆر بە زووی چارەسەر ببێت و ئەم بەرنامەی ئێمەش بێتە میبەرێ بۆەوەی کە لایەنە بەرپرسەکان گوێبیستی کێشە و گرفتەکانتان زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دینەوە لاتە. بەڵازان و خۆشەویستان لە بابەتی دووەم لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە پرۆژەیەکی گرنگی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین کە چەندین ساڵم پرۆژەیە دووبارە دەکاتەوە بە ئامانجیەوەی کە مسلمانان و گەنجان ئاشنا بن بە فەرموودە و قورئانی پیرۆز لە چەندین پێشبڕکێ بەشداری دەکەن و هەروەها ئەو پێشبڕکیانەی کە ئەنجامی دەدەن دەبێتە مایەوەی کە زۆرێک لە گەنجان فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر بکەن ئەمەش گرنگیەکی زۆر باشی هەیە و زۆرێک لە گەنجان ئاماژەی پێ دەکەن بووە تەمایەوەی کە زۆر ئاشنام جگەلەوەی کە چەندین خەڵات و بابەتیان بۆ دیاری کردوون بەڵام لە هەمووی گرنگتر ئاشنابوونی گەنجان و مسلمانانە بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و بەو پێشبڕکێ و بابەتانی کە سەبارەت بە قورئانی پیرۆز پێشکەشی گەنجانی دەکەن. ئەمڕۆژ لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پرۆژەیەک ڕاگەیەنراوە باز لەو پرۆژەیە دەکەین و باز لە ئامانجەکانی و ئەنجامەکانی پرۆژەکە دەکەین زانین بە کوێ گەیشتووە و تا چەند هاوڵاتیان سوودمەند بوون لەو پرۆژەوە چەند کەس بەشدار بوون لەو پرۆژەیەدا دواتر گفتوگۆ دەکەین لەو بارەیە بەڵام هەوڵ دەدەین پەیامنێرانمان لە شار و شارۆچەکان وەردەگرین کە بزانین زانیاری چی هەیە لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بینەرانی عەزیز وەک هاوکارم ئاماژەی پێکرد زۆر گرینگە ئینسانی مسلمان شارەزا بێت لە ئاینەکەی خۆی بە تایبەتجێلی گەنجان بۆی پێشکەوتنی دنیا و فەزای مەجازی و تەکنۆلۆژیا ڕەنگە پێویست بێت کۆمەڵێک وێزگە هەبن بۆی گەنجان مسلمانان بە پەروەردەیەکی ئاینی و ئیسلامی زیاتر ئاشنا و تێکەڵ ببن و ناکرێ و ناگونجێت کە تۆ ڕازی بی بە ئاینێک بەڵام شارەزا نەبی لە بواری ئاینەکەی خۆت بۆی بتوانی باشتر پەرستش و وەروە تێگەیشتن و جێبەجێکاری پەیڕە و پرۆگرامی ئاینەکەی خۆت بی دەبێ شارەزایت هەبێ لەسەری بخوێنیتەوە و هەروەها ئەمانەش کە واد لای دەکا زیاتر شارەزابیت وە لە هەمووشی گرنگتر شارەزابوون لە قورئانی پیرۆز و وەروە فەرمایشتەکانی پەیامبەری ئیسلام لە دوو ئەولەویەتە سەرەکیەکانی گرنگن بۆ ئەوەی ئینسانی مسلمان بتوانێت لەو دووەوە شارەزا بێت تا شارەزای زیاتریش بێت بێگومان سوودی بۆ خۆشی و دەوروبەریشی دەبێت. ئەوەی جێگەی دڵخۆشیە کە پێشبڕکێەکە دەبینی و کەسانە کە دەبینی بەشدارن لە گەنجان و لە کەسانی بەتەمەن و لە منداڵ و ینی جێگەی دڵخۆشیە کە لە هەموو لایەکەوە پێیان خۆشە کە بەشدار بن و پێیان خۆشە شارەزا بن لە بواری فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لە بوارەکانی قورئانی پیرۆزدا. بەڵێ دانیار یەکێکی تیژ لەو بابەتانەی چەند ڕۆژێکە بەڕاستی بووەتە گێشەوگرەفت دەنگی ناڕەزایی مامۆستایانی وانەبێژە لە زۆربەی شار و شارۆچکەکان دەبینین مامۆستایان ئەوانی کە وانەبێژن ئەرکیان لە مامۆستایانی گرێبەست و هەمیشەیی زیاترە بەڵام مافیان هیچ نییە وەکو کرێک کە ئەو ڕۆژەی دەچن وەری دەگرن چەند ساڵ بڕۆن و ڕۆژێک نەڕۆن بۆیان بەحسێب نییە نە بە خزمەت نە بە ئەزمون هیچ شتێک تەنهاوەیە وەکو وانەبێژیەکە ئەوانیش داواکەن کەوا حکوومەت ڕاستە ئەرکێکی زۆریان لەسەرم و چەشکەمە نیوە چەڵ وانەبێژیان بۆ سەرف دەکرێت بتوانن هاوکاریان بن پێم وا بێسە بەشێک لە مامۆستایانی ناڕازی لە قەڵاتزێ. زۆر باشە هەر سەبارەت و بابەتی کە شوان باسی کرد دەچینە قەڵاتزێ پێامێرمان ئیدریس ڕێناز وەردەکرین ڕێناز سڵاوی خوا لەبێت و لەوێ چ گرتبوونەوەی گەیە سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ و داواکاریان چییە؟ بەڵێ سڵاوی خوا لە ئێوەش دیارە چەند ڕۆژێکە خۆپیشاندانی مامۆستایانی وانەبێژ بەردەوامە لە زۆربەی شار و شارۆچکەکان لەو چوارچێوێدا ئەمڕۆ لە قەزای پشدەریش ئێستا دیارە من لە قەڵازێم
کۆمەڵێک لە مامۆستایانوانە بێژ لە بەردەم قایمقامەتی قەزای پشدەر گربوونەوەیشان ئەنجام داوە دیارە داواکاری سەرشێ ئەوان دامەزراندنیانە من بۆ زانیاری زیاتر ئێستا نوێنەری مامۆستایانوانە بێژ لە قەڵازی وەردەگرم ئەگە بێت ئێرە حەزر نەبێت ئەگە پێمان بڵێ داواکاری سەرشی ئێوە چییە؟ تەواو لەسەر تا بەخێراتن ئەەکەم زۆر سپاس بۆ وەدەگاتەوە دەنگی ناڕازی مامۆستایانی وانە بێژ تاوان ئێمە لە مامۆستایانی پەروەردەی پشدە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ڕۆژی چوارشەمەوە بایکۆت و خۆپیشاندانی سەرتاسەریمان ڕاگەیاندووە هەتا ئەو کاتی دەگەین بە مافەسەرەتایەکانمان لەبەرەوە ئێمە چەندی ساڵە خزمەت بە کەرتی پەروەردە دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێباکە لە داواکاریەکانمان هیچ ئاورێکی جدی لێ ئێمە نەداوەتەوە بۆی ئێمە بڕیارمان داوە هەتا ئەو کاتێک کە دادەمەزرین بڕیاری دامەزراندن بۆ مامۆستایان دەدرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە بەردەوام دەبین لە بایکۆتکردن و خۆپیشاندان ئەگەر پێمان بڵێ ئەگەر ئێوە تا ئێستا هیچ لایەنیش پەیوەندیدار وەڵامی داواکاری ئێوەی داوەتەوە طبعا ئەوەی کە هەیە و بوونی هەیە تەنها یەک شتە کە جەنابی وەزیر دکتۆر ئالان و مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری پارێزگای سلێمانیە بە تەلەفۆن مدیر تربیەی پەروەردەی پشدەری ئاگادار کردەوە کە قسەمان لەگەڵ بکە تەبەن ئێمە داوایان لێ دەکەین کە بێنە ناو خۆپیشاندان و خۆپیشاندەرانەکان ڕاستە خۆ دەنگی ناڕازی مامۆستایان ببیسن گوێ لە داواکاریەکانیان بگرن داواکاریەکانە حەق و ڕەوایە یعنی پێویستە لەمەوە دوای حکوومەت ئاورێکی جدی لە مامۆستایان بداتەوە بەڕاست پێ بڵێم لەبەرەوەی چەندین ساڵە بەبێ هەستکردن بە ماندووبینێت کار لەسەر پرۆسەی پەروەردەکان نانهێشتەوە پرۆسەی پەروەردە پەکی بکەوێت ئەگەر وەڵامی داواکاریەکانتان نەدرێتەوە ئێوە بەردەوام بدڵنیایەوە ئێمە لە بەردەم پەروەردەی پشدەر بەردەوام دەبین لە خۆپیشاندان و بایکۆتکردن هەتاوەکو ئەو کاتێک کە دەزانین حکوومەت بێباکە و نا بەدەم داواکاریەکانمانەوە ئەگەر حکوومەت وەڵامی ئێمەی نەدایەوە ئێمە ناچارین ئەو خۆپیشاندان و بایکۆتکردنە بگەینە هەولێر و بیبینە بەدەم ئەنجومەنی وەزیران بەڵێ ئەوەی دەبین ئێستا گربوونەوەی بەشێک لە ماوانە بێژە لە بەردەم قایم ڕێناز ئەگەر پێمان بڵیت ئەم مامۆستاوانە بێژانە کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە گرفت دروست بووە لە کەرتی پەروەردەواتە هیچ خوێندنگەیەک هەیە لەوێ قوتابخانەیەک هەیە لەوێ لەبەرەوەی ئەمان نەچوونەتە خوێندنگەکان لەوێ دەوام پەکی کەوتی بێ بۆ تاو کاتەش بڕیارمانداوە بەردەوامی کە وەڵام بگرین وەڵامێکی وان نەداینەوە تاوەکو ئێستا هەمومان ینی ئەوە بە هیوایەوە هاتوین حەقی خۆمان مافی خۆمان چەند ساڵەوانە بێژن ئێستا من خۆمەوە ئەم ساڵ حەوت ساڵە مامۆستایەک ینی هیچ حەق و مافێکشمان لە داوامی وەڵایی ئێمە وەکو خۆمان وەکو مەکتەبی خۆمان بایکۆتمان کردووە بە مەکتەب دەگۆڕە زۆرێک لە مەکتەبەکان بایکۆتیان کردو زۆرێک داواکاری سەرشی بەشێک لە مامۆستایانوانە بێژە دیارە ئەمڕۆ لە قەزای پشدەر لە بەردەم قایمەتی قەزای پشدەر کۆبوونەتەوە دیارە وا بڕیارە کەمیشتر بەڕێپێوان بچن بۆ بەردەم پەروەردەی پشدەر لەوێ درێژە بە گربنەوەکەیان بدەن ڕێناز پرسیارەوەم لێکردی دەنگت لەو کاتەیە بە باشی نەگەشتە لای ئێمە بایکۆتکردنی ئەم مامۆستاوانە بێژانە بووەتە هۆکارێک بۆ پەککەوتنی پرۆسی خوێندن لە هەموو ناوچەی پشدەر نایانی لە هەنێک لەو خوێندنگانی کە ئەم مامۆستا بەڕێزانە لەوێن گرفت دروست بووە خوێندکاران دوای و ماوەیەکی زۆر بوو کە قوتابخانەکان دەرگاکان داخرا بوو کە کرانەوە بەڵام مامۆستایانی وانە بێژ نەچوونەوە سەر هۆڵەکانی خوێندن ئەوەندەی زانیاریت هەبێ پەکی خوێندنگاکان کەوتووە بەڵێ کاک شوان دیارە مامۆستایانی وانە بێژ باز لەوە دەکەن کە زۆرینەیان بایکۆتی داوامەکانی خوێندنیان کردووە ناچن بۆ داوامی خوێندن بەڵام وەکو باست کرد پەکی هین نەکەوتووە پەشی داوامی خوێندن نەکەوتووە بەڵام لەگەڵەوەشدا گرفت بۆ زۆربەی مەکتەبەکان دروست بووە ئەو مامۆستایانی یانەوەتە ئەو وانانەی کە مامۆستایانی وانە بێژ وانەی تیادا دەڵێنەوە بە فەرەخ دەڕوا بەڵێ وەکو باسییان کرد لە زۆرینەی قوتابخانەکان ئەوان بایکۆتی داوامی خوێندنیا کردەوە دیارە باشیش لەوە دەکەن تا وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە ئەوان بەردەوام دەبن لەو بایکۆتە زۆر باشە ڕێناس زۆر سپاس بۆ زانیاریەکانت لەش ساغ بێ بە هوێی چارەسەربوونی کێشە و گرفتی مامۆستایانی
وانە بێژیش. زۆر باشە دەچینە پارێزگای هەولێر پامێرمان ئیدریس محەممەد وەردەگرین. ئیدریس لای خوا لەبێت و زانیاری چییە لای تۆ ئەگەر پێمان بڵێیت؟ ئیدریس لای خوا لەبێت و ئەگەر زانیاریەکانی هەولێرمان بۆ بگوازیتەوە لەوێت چ زانیارێکەوە چ ڕووداوێک و چ بابەتێکێ ئەگەر پێمان بڵیت. سڵاوی خوای گەورە لەبێ کاک دانیال، سڵاوی خوای گەورە لە تەواوی هاوکاران و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. سامن لە یەکێک لە کۆڵانە هەرە دێرینەکانی نێوشاری هەولێرم کە گەڕەشی تعجیلی ناوە. هەڵبەتە من دەمێت ئاماژە بۆ دوو خانووە بکەم. ئەوە خانووی ژمارەیەکی گەڕەشی تعجیلە، هەڵبەتە ژمارەکەش لێسەر نووسراوە، ئەوەش خانووی ژمارە 2 کەەوە یەکێکە لە کۆنترین خانووەکان، بەڵام دەرگاکەیان بە بلوک داخستووە. ئەم دەرگایە کە بە بلوک داخراوە بۆەوەی کەس نەچێتە ناوی و زەرەر و زیانی نێندات بەهۆی ئەوەی کەوا شوێنێکی مێژوویە. گەڕەشی تعجیل یەکێکە لەو کۆڵانانەی کەەوە کۆنترین شوێنی نێو شاری هەولێرە و لە یەکێک و ناوەکەشی لە یەکێک لە ئیمامەکانەوە هاتووە کە بە ئیمام تعجیل ناوبراوە. و لە ساڵی 1945 ئەم شوێنە کە لەلایەن یەهودیەکانەوە چۆڵ کراوەتە ئەم کۆڵانە ئەم گەڕەکەی نێوشاری هەولێر دوو بەش بووە، لە دوو بەش پێک هاتووە. گەڕەکی یەهودیەکان بوو کە جوولەکەکان لێی دادەنیشتن کە لە ساڵی 1948 ئەم گەڕەکەیان چۆڵ کردووە و بەشێکی تریشی پێی دەگوترێت گەڕەکی تعجیلی ئیسلامی، واتە تعجیلی یەهودی هەبوو و تعجیلی ئیسلامی شەر هەبووە. و لە ساڵی 1948 یەهودیەکان ئێرەیان چۆڵ کردووە بۆ ئەوەی کە بچن بۆ بنیادنانی دەوڵەتی جوولەکە لەو شوێنەی کە لێ تا ئەمڕۆ ئەم شکۆڵانە خانووی گرانبەهای لێ دروست نەکراوە. تەنها ئەم خانوانەی کە لێرە هەن خانووی زۆر دێرینن و ئەو بەشەی ئێمە ئێستا لین لە گەڕەکی تعجیل گەڕەکی ئەو بەشەیە کە پێدەڵێن گەڕەکی ئیسلامیە، خود ئەو کۆڵانەی کەەوە مسلمانەکان لەم گەڕەکە لی نیشتەجێ بوون و بەشێکی تریشی لە خانوەکان بەشێک لە خانوەکان خاپور کراون، واتە تێک دراون، نەتوانراوە وەکو پێویست نوێژەم بکرێتەوە. بەشێک لەو خانوانەی کە لێرە هەن چۆڵ کراون لەلایەن هاوڵاتیانەوە، بەشێکیشیان هاوڵاتی تێدایە، بەڵام خانوەکان وەک باسم کرد خانوەکان زۆر کۆن و دێرینن. و ئەو بەشەی کە وەک پێشتر باسم کرد کە باش گەڕەکی مسلمان نشینەکانە، هەڵبەتە مزگەوتیشی هەر لێ بووە. ئەم مزگەوتەی کە ئێستا لە پێشی منەوە دیارە گەر هاوکارم یارمەتی دەرم بێت، ئەم مزگەوتە یەکێکە لە مزگەوتە هەرە دێرینە و کۆنەکانی نێو گەڕەکی تعجیل. من دەمەوێت هاوکارم یارمەتی دەرم بێت ژوورەوەشتان پێنیشان بدەین کەوا یەکێکە لە مزگەوتە هەرە کۆنەکان، بەڵام نۆژەن کراوەتەوە، ینی بە هەمان شێوە و دیزاینی کۆن، بەڵام نۆژەنکردنەوەی بەخۆیەوە بینیوە. من دەمەوێت زیاتر ئاماژە بە گەڕەکی تعجیل بکەم، واتە ئەم گەڕەکی تعجیلە بازارێکی لێیە هەر بە ناوی بازاری تعجیلی ناوە، کەوا یەکێکە لە بازارە دێرین و میلیەکانی نێو شاری هەولێر کە بازاری تعجیل لە دوای قەڵای هەولێر و لە دوای گەڕەکی خانەقا کۆنترین شوێنەکە کە لە ساڵی بە پێشبینیەوە لە ساڵی 1970 ئەم گەڕەکە دروست کراوە. و وەک باسم کرد دەمێت ئاماژەش بە ئەم بازارە کۆنە بکەم، بازاری تعجیلکەوە زۆربەی هەر زۆری شتومەچی کۆنی یاخۆت پێداویستە دەگمەنەکانی هاوڵاتیان دەم بازاردا دەست دەکەوێت، وەکو بە تایبەت خواردەمەنیە کوردیەکان یاخود خواردەمەنیە کۆنەکان، ئەو خواردەمەنیانەیەکەوە لە زمانی زوو هەبووە و لە ئێستادا کەمتری گرنگی پێدەدرێت، یاخود ئەو خواردانەیەکەوە دەگمەنن وەکو سوێسکە و چۆڵەکە و کۆتر و ئەم بابەتانە. زۆربەی هەرە زۆری شتەکان لەم بازارەدا بوونیان هەیە و بە یەکێک لە بازارە هەرە کۆن و دێرین و میلیەکان ناو دەبرێت. بەڵێ ئەوە بەشێک بوو لەو زانیاریانەی کە لە گەڕەکی تعجیلی نێوشاری هەولێردا بوونی هەیە، بەڵام وەکو دەیبینن زۆربەی هەرە زۆری شوێنەکان بەشێکی یاخود نۆژەن کراوەتەوە، بەشێکی کە تێک نەچووە، دەرگاکانیان داخراوە تاوەکو هاوڵاتیان نەتوانن یاخود ڕێگری لە هاوڵاتیان بکەن تاوەکو بتوانن ببێتە هۆی تێکچوونی ناوەڕۆکی ئەم خانوانە و هەرچەندە بەشێک لە خانوەکان بەداخەوە خاپور بوونە یاخود تێکچوونە
بۆ هۆیشەوە زیانیان بەرکەوتووە و بڵکو باسیشم کرد یەکێک هیچ خانوویەکی گرانبەهای لێرە بنیاد نەنراوە یاخود دەوڵەمەندەکانی نێوشاری هەولێر نەهاتون خانوو دەم شوێنە دروست بکەن بەهۆی ئەوەی کەوا گەڕکە سیمایەکی هەرە کۆنی نێوشاری هەولێری پێوە دیارە کەمتر وایە دەوڵەمەندەکانی نێوشاری هەولێر بێن لێرە خانووی گرانبەها دروست بکەن ئەوەی کە هەیە تەنها ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان خانووی کۆمەڵی کەسانێکی هەژار بێ یاخود ئەگەر کەسێکی دەوڵەمەندیش لێرە خانووی هەر هەبوو بێت ئەوە خانووەکەی هێشتوتەوە بۆ یادگاریەک بە جۆرێک لە جۆرەکان لە یادگاری تاوەکو ئەو خانوو نەفەوتێت واتە چارەنووسی ئەم بەشەی خانوانەی نێو شاری هەولێر نەفەوتێت وەکو خۆی بمێنێتەوە کە هەر کەسێک یاخود هەر گەشتیارێک کە لە وڵاتانی دەرەوە یاخود لە وڵاتانی دیکەوە بێت بۆ ناو شاری هەولێر هەڵبەتە سەردانی ئەم شوێنە دەکات لەبەرەوەی کۆڵانەکانی زۆر تەسکن زۆر باریک و هاتوچویان تیایدا تۆزێ زەحمەتە ئەوەشی کە من دەیبینم یەشێکە لە تەچێ و خانەقا کۆن و دێرینەکان کە لە ماوەی ڕابردوودا هەولێر بە هەبوونی تەچێ و خانەقاوە ناوبانگێکی تایبەتی هەبووە لە ئێستاژە تەچێ و خانەقا هەربوونی هەیە و گرنگی پێدراوە بەڵام ئەوەشی کە لێرە دەیبینم کە تەچێ و خانەقایە بەڵام بەشێکی نۆژەن کراوەتەوە بەشەکەی تریشی هەر لەسەر هەمان دیزاینی کۆن دانراوە بەڵێ کاک دانیێل ئەمانە بەشێک بوون لەو یادگاری و یادەوەریانەی کەەوە لە نێو شاری هەولێر و لە گەڕەشی تعجیلدا بوونیان هەبوو زۆر سپاس بۆ پەیامێرمانی دریز محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ زانیاریەکە بەڵێ ئایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین کەویش پرۆژەکە بە ناوی پرۆژەی پرشنگی فەرموودەیە لەم پرۆژەیەدا لە دووتێ کتێبێک چل دانە فەرموودە وەکو کتێب چاپکراوە و هەر بەشدار بوویەک بتوانێت ئەم کتێبە یاخودەم چل فەرموودەیە لەبەر بکات دواتریش پێشبڕکێ دەکرێ و خەڵات دەکرێن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بۆچی ئەم پرۆژەیە ڕاگەنراوە بۆچی چل فەرموودە ئەسڵم بۆچی فەرموودە لەم قۆناغەیە بۆچی گرنگە کێنەوانەی بەشدار بوون لەو پرۆژەیە وەروەها چۆن نەتیجەکان هەڵدەسەنگێنرێ و پرۆژەکەکەی با بڵێن بەردەوام دەبێت لە ماوەیەکی ترا یاخود لە ساڵانی داهاتوە یاخود نەتیجەکەی چۆنی دەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حسێن عومەر بەرپرسی بەشی پێگەیاندنی پەروەردە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان لەگەڵ مامۆستا زۆر بەخێربێت زۆر سپاس بۆ جەنابیشتان پێشێکی پیرۆزبایی سەرکەوتنی پرۆژەکەتان لە یەکەین و دەستخۆشتان لە یەکەین کەوا بۆ پرۆژە جوانە گەنجانتان و وەروەها لاوانی وڵاتان بەسەر کردەوە زۆر سپاس بۆ جەنابیشتان زۆر سپاس بۆ گرنگیدان و باخپێدانی کەناڵی ئاسمانی فێیان کە هەر لە سەرەتای پرۆژەکە و لەگەڵماندا بووە سپاسان دەکەین بێگومان پرۆژەی لەو جۆرە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان هەر لە وەکو بڵێ لە ساڵانی ڕابردووە بەردەوام پرۆژەمان هەبەوە یەکێک لەو پرۆژانەی کە بە پێویستمان زانی کە لەو قۆناغەدا ڕای بگەێنین بە تایبەتی کە هەلومەرجی پەروەردەی و هەلومەرجی گرفتەکانی بەردەم پەروەردە ئەوەی دەخواست کە بەڕاستی ئێمە بیر لە پرۆژەیەک لەو جۆرە پرۆژانە بکەینەوە کە لاوان و گەنجانی خۆمان کە بەداخەوە لە فەراغی پەروەردەیدا لە نەمانی قوتابخانە و خوێندنگاکانداوە لە نەمانی بیری فراوان بۆ بەدیل بۆ ئەو پرۆسە پەروەردەی کە ئێستا بەرەو شکست یان بەرەو پەکەوتن ڕۆیشتووە بەداخەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەیەک بکەینەوە کەوا بتوانین لەو قۆناغەدا لاوان و گەنجان و تەنانەت لە قۆناغی بنەڕەتیەوە بتوانین منداڵەکانی خۆمان گۆشکین لەگەڵ فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بە ڕای ئێمە باشترین مامۆستا و پەروەردەکار و باشترین فێرکار و پەروەردەیی مامۆستامان ینی پێغەمبەرە صلی الله علیه و سلم کە بتوانێت بەڕاستی منداڵەکانی لەسەر پەروەردەکەین گەنجەکانی لەسەر پەروەردەکەین و بەداخیشەوە ینی لایەنێکی تری ئەوەی کە ئێمە بۆ پرۆژەیەمان ڕاگەیان طبعا بە تایبەتی پرۆژەی چل فەرموودە لە ڕاستیدا حەز بە دوورکەوتنەوەیەکی گەورە لە بوارە پەروەردەیەکە دەکەین لە سیرە و لە ژیان و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و لە بەرامبەریشدا ئەرکی ئێمەیە کە ئەو فەراغە پڕکەینەوە و ئێمە هەستین بە ڕۆڵەکەی خۆمان کە خزمەتکردنە بە گەنج و لاوەکانی وڵاتەکەی خۆمان لە بواری ناسانەوەی کە ساعتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلاوەکان کە لە ڕاستیدا بەداخۆ ینی جێگەی هەڵوێستەیە بەڕاستی ینی بەشێکی زۆر لە خوێندەوارانی ئەم وڵاتی ئێمە کە ساعتی پێغەمبەری خوا ناناس
ینی کە سەردار و سەرمەشقیانە ینی شارەزانین بە ژیانی هیچ شارەزانین بە کەسایەتی شارەزانین بە ئاسی پێشکەوتنەکان لە ڕووی دروستکردنی ئینسانەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵگەیەکی گۆڕی لە سەردەمێکدا کە پێی دەگوترا کۆمەڵگەی جاهیلی کە بەداخەوە یعنی ئەو قۆناغێکی ئێستا ئێمە پێدا تێپەڕ دەبین ئەگەر قۆناغی جاهیلی تێنەپەڕان بێتەوە نزیک بۆتەوە لە قۆناغی جاهیلی ینی بۆ بە سیفەتی پشکردنمان لە ڕێبازی پێغەمبەر بە سیفەتی دوورکەوتنەوەمان لە ڕێوشوێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە هاندانی گەنجان لەم قۆناغەدا بە قەناعەتی من ئەرکی سەرشانی ئێمە وەکو ڕێکخراوێکی نزیک لە پەیام و پرەنسیپەکانی ئاینی ئیسلام کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ساڵانی ڕابردوودا ئەمە دەیان پرۆژەمانە بۆ پرۆژەی دۆستانی محەممەد وەک پرۆژەی لە بەرکردنی فرموودەی تر کە ساڵانی ڕابردوو هەمان بوو و دەیان خول و دەورات کە لە بوارە پەروەردەیەکاندا هەمان بووە و پرۆژەی پرشنگی فرموودەش لەو چوارچێوەیەدایە کە ئێمە ئینشەڵا بتوانین لەم چوارچێوەیەدا خزمەتێک بە لاوەکانی ئەم وڵاتە بکەین و ئاشنایان بکەینەوە بە فرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە زۆربەی فرموودەکان طبعاً معلومی بەشداربووانی بەڕێزمانە کە لە چوارچێوەی قورئانی پیرۆزدایە بۆ ئێمە گەنجانمان هەم هاندەین بۆ لای شارەزابوون لە فرموودەکانی پێغەمبەر و هەم ئاشناشکەین ئەو فرموودانە باز لە قورئانی پیرۆز دەکەن کە هەموو فرموودەکە تایبەتە بە قورئان بەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن گرنگی بە قورئان داوە و ڕؤیایەکی ڕوونمان بۆ قورئان کە گرنگە گەنجی ئێمە قورئان بناسێ گرنگە بزانین قورئان چی تێدایە گرنگە بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانی چەند لا گرنگ بووە یعنی بەڕاستی ئەمە کێشەکان لە وڵاتی ئێمە ینی ئەوەندەی کە گەنجێکی ئێمە مامۆستانی بەڕێز ینی ئاشنا دەکرێت بە شتەلاوەکیەکان ئەوەندەی کە بۆ نمونە قیادەیەکی پۆبجی دەناسێت وەنیە ئەوەی کرد ناو یاریەکاندا ئەوەندەی کە قیادەیەکی ئەفلام کارتۆنێک دەناسێت کە هیچ خەیاڵێکی بۆ دروست دەکاوە هیچ بنەمایەکی حەقیقی داهێنانسازی پەروەردەی ئەکادمی بۆ دروست ناکە ئەوەندەی کە لە خوڕافیات و لە داڵغە و لە کۆمەڵک بابەتی کە دوور لە بابەتە پەروەردەیەکان نزیکی دەکاتەوە یعنی ئەوەندە تەرکیز نەخراوەتە سەر ڕوئیا و تێگەیشتنێکی موسڵمانانەمان بۆ پەیامەکەی خوا کە قورئانە کە بنەمای زانستی و گۆڕانسازی ئەگەر موسڵمان بیەوە بیکات دەبێت لە قورئانەوە بیکات ینی بەڕاستی مامۆستا وەک بەڕێزیشت باس پێ کرد و زۆربەی شارەزایانی بواری پەروەردە باس لەوە دەکەن کە پەروەردە لە هێرێمی کوردستان بەڕاستی گرفتی بۆ دروست بووە مادی و معنەوی یان بە جۆرێکی تر لەبەر دەرکەوتنی کۆمەڵێک لایانی تر وا کردووە کەوا پەروەردە جارێ خۆی بەرەو خراپبوون بڕوا و کۆمەڵێک پەروەردەی تر کە لەگەڵ واقعی کۆمەلگایەمە و بیرکردنەوەی کۆمەلگایەمە و باوەڕ و ئاینەکە ئێمە گونجێ بێتە ناو کۆمەلگاوە بەمەش گەنجەکان تۆزێک سەر لێ شێوا بن لەم جۆرە لە پرۆژە لەم جۆرە لە هاندانی گەنجان بەتایبەت گەنجێک کە خۆی بە موسڵمان دەزانێ و شانازی بە موسڵمان بوونیوە دەکا تا چەند هاوکاری دەبێت لەم بارەدۆخە پەروەردەیە خراپە ڕزگاری بکە یان لەم جۆرە لە پرۆژانە تا چەند گرنگن بۆ چاکردن و هێژنا تۆزێک هاوسەنگکردنەوەی پەروەردە زۆر پرسیارێکی واقعی وەجیه هەیە بەڕاستی دەستخۆش بۆ پرسیارەکەت لە ڕاستیدا مامۆستاگیان ئەنی ئەمە من بۆ خۆم ینی مامۆستام لە قوتابخانە دەرزەڵمەوە نزیک بە 16 ساڵ ئەزمموی مامۆستایەتیم هەیە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان تەنها 2 ساڵ تا 3 ساڵ خۆشی بەخۆ بینیوە هەویش لە ساڵی 2009 کە تۆزێک بژانەوەیەکە بوو خوێندن بە ئاسایی دەکرا منهەج تەواو دەکرا تا 2013 لەو 3 ساڵە بترازێ پرۆسەی پەروەردە بەردەوام لە قەیراندا بوو بەڵام بەداخەوە لە دوای 2014 بە تەواوی پەکی کەوت ئەم 2 ساڵەی کە پێی دەگوترێت ساڵی کۆڕۆنا ئەمە پەککەوتنی پەروەردە نییە بەداخەوە خەڵک وا دەزانێ ئەم 2 ساڵە خوێندن پەکی کەوتووە خوێندن لە هەرێمی کوردستان لە هەنی کەم 7 ساڵە پەکی کەوتووە ئەم کەوتنەش جۆرێک لە پلان هەیە بەڕاستی بۆی لە ینی لە ناخەمی لە نادڵسۆزی دەبین لەلایەن دەسەڵاتەوە بۆ ئەم بوارە پەروەردەیە هۆکارەکەشی ئەوەیە بە فعلی وەکو جەنابەت ئیشارەت پێدا کە گەنجی سەرگەردان کردووەوە قوتابی سەرگەردان کردو ئەنی ئەمە ساڵان ئەگەر لە قوتابخانەیەکدا مامۆستای بەڕێز 50 مامۆستا هەبوو بێت لە بواری پەروەردەیدا یەک مامۆستانی توانی بێ کۆنتڕۆلی پۆل بکا کێشە بوو ئەم ئێستا ئەگەر لە قوتابخانەیەکدا 50 مامۆستا هەبێ بڕواتە بێ 45 لە مامۆستایەکان کۆنتڕۆلی پۆلیان بۆ ناکرێت بۆ لەبەرەوەی کەسایەتی مامۆستا تێکشکێنراوە کەسایەتی پرۆسەی پەروەردە تێکشێنراوە ئەسڵەن پەروەردە بابەت نەماوە لە لای قوتابی
ینی بۆ نەماوە بەخەمێک ینی بەداخەوە قسانە دەکەم وەکو مامۆستایەک بەڵام ئەمە ناچارە ینی ئەمە ئەم حەقەتە بڵێن ئێمە بین ئێمە بڕاستی خەممانەکە ئێمە لە ڕێگەی ناساندنی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەنجانی خۆمان هام بدەین کە بابە لە ئەسڵدا پەروەردە دروستکردنی پەروەردە لە سەرشانی ئێوەیە ئایندەی ئەم وڵاتە لە سەرشانی ئێوەیە بیناکردنەوەی وڵات لە سەرشانی ئێوەیە ئیدارەکردنی وڵات لە سەرشانی ئێوەیە یعنی مەوا لە گەنجان دەکەین لە ڕێی ئەم پرۆژانەمانەوە پشت بەخوای پەروەردگار کە سوپاس بەخوای گەورە تا ئێستا نزیک بە 4000 بۆ 5000 کەس مشارەکەی کردو لەو پرۆژەی ئێمەدا ئەمە بۆ خۆی وەکو بڵێ پەیامێکی خۆش و خێرە کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم پرۆژانەمانەوە لایانی دەرونی قوتابیەکانمان ئاشکەینەوە بە پرۆسەی پەروەردەوە ئاشتیانکەینەوە بە پرەنسیپە سەرەکیەکان بە بنەما سەرەکیەکانی پەروەردە کە لە ڕاستیدا دروستکردنی ئینسان پێویستی بە پەروەردەیەکی دروست هەیە یعنی لە وڵاتدا بەداخەوە ینی لە کوردستانیشدا هیچ شتێکی ئێمە لە بەرژەوەندی پرۆسەکەدا نیە بۆ نمونە ڕاگەیاندن کە بەداخەوە بە دەگمەن دەبینین ڕاگەیاندنێکی وەکو کەناڵی ئاسمانی پەیام و هاوشێوەکانی کەوا لە خزمەتیان پرۆسەیەدان ینی سپاسان دەکەین کە ئێمە زۆر سوودمان لە جنابتان و لە ڕاگەیاندنی هاوشێوەی جنابتان وەرگرتووە کە ڕۆڵی ئەکتیڤ و باشتان بینیەوە بەڵام لە ڕاستیدا بەشە گەورەکەی ڕاگەیاندن لە مەرێمەدا لە خزمەتی پرۆسی پەروەردەدا نیە کە ئەمەش بۆ خۆی گەورەترین قەیرانی دروست کردووە بۆ نمونە گەنج ئەوەندەی ڕوو دەکاتە لایەنەکانی خراپی و کات بە فیرۆدان و مۆدێل و کۆمەڵک بابەتی ترەوە یعنی بەڕاستی هەندێک خۆڵقەت هاتە ناو ئەدەبیات و کولتور و پەروەردەی ئەم وڵاتەوە کە ئینسان شەرم دەکات یعنی بۆ ئێش ئەمە وای کردووە کە گەنج لە وڵاتەدا ئاسان نەبێ بهێنرێتەوە سەر ڕێزکەکەی خۆی بۆی من ئەو قسەیە دەکەمە قسەی کۆتایی ئەگەر هەموو ڕاگەیاندنی هەرێمی کوردستان 2 ساڵ خۆی اختصاص کات تایبەت و بەدە سیستەمی دەسەڵاتیشەوە لە خزمەتی پرۆسی پەروەردە بێ هێشتاکانە 2 ساڵ زیاتری دەوێت بۆی ئەمە سیستەمەکە بخینەوە سەر هەر ڕێزکە پەروەردەیەکەی چ جای ئەوەی کە تەنها دەستگایەک هەر مؤسسەیەک یان ڕێکخراوێک بە تەنیا بتوانێت ئەمڕۆ لە بدینێ بەڵام ئینشاڵڵا ئەمە دەتوانین بەشێک لە ئەو معاناتەکەم بکەینەوە لەسەر شانی لاوەکانمان لە وڵات زۆر باشە مامۆستا حوسێن ئەمە باز لە پرۆژەکە بکەین ژمارەی بەشداربووان چەند کەس بوون و بە دەمەوە هاتنی گەنجان بۆ پرۆژەکە چۆن هەڵدەستەنگێنن ینی لە چاوەڕوانی ئێوەدا بوو کە ئەو گەنجێکی زۆر بەشدار بێت لە پرۆژەکەدا لە ڕاستیدا سوپاس بەخوای گەورەیان ئێمە ئەوە دەرخەری ئەوەیە کە گەنجی ئەم وڵاتی ئێمە لە ڕاستیدا لە دوو خێر دەگەڕێەوە چاوی لە خێرەوە چاوی لەوەیە کە فێر بێت چاوی لەوەیە دروست بێت بەڕاستی یعنی ئێمە سوپاس بەخوای گەورە بەو ئیمکانیەتە کەمەی کە لە بەردەستی ئێمەدا کە خۆتان دەزانن هەموو پرۆژەکانی ئێمە لە سەرشانی خێرخوازان بەڕەوە دەچێەوە خەڵکی خوا پێدا و ینی هاوکار و دەستباگری ئێمن کە بە تایبەتی ئیشە خێریەکان ئیشە پەروەردەیەکان هەر هەمووی خەڵکی خێرخوازە گەر هاوکاری کردنە سیستەمی دەسەڵات لە وڵاتەدا پشتیوانی نییە بەڕاستی ئەنیمە حقیقەتە بۆیەشە بەو ئیمکانێتەکەمەی کە ئێمە هەمانەوە دەرخەری ئەوەیە کە ئێمە 4 بۆ 5000 مشارێکمان هەیە ناوی خۆی نووسیوە بەشداری دەکات ئەمە نیشانەوەی کە خەڵک بە خەمی ئەوەیەوە گەنجانی ئەم وڵاتە دەیانەوێ بێنەوە سەر ڕێزکەکەی خۆیان ینی بڕواکەن ینی خەڵکی وا لە شوێنی دوورە دەستەکانی ئەم وڵاتە تەلەفۆن بۆ ئێمە دەکات مشارەکە دەکات ینی ئینسان دڵ پێخۆش دەبێت ینی لە هەندێک شوێن هەیە ئێمە توانای ئەوەمان نەبووکە ئیمتحانەکە بکەین ینی گەنجی وا هەبووە بۆ منە 10 گەنج 15 گەنج لە گوندێکی زۆر دوورە دەستی ئەم وڵاتە تەلەفۆن دەکات لە کاکە من دەبێت شوێنمان زۆر دوورە ناتوانین بین بۆ شوێنی تاقیکردنەوەکە دەبێت شوێنمان بۆ بکەنەوە ینی لەوانەیە ینی هەستمان بە بارقورسێکی قورس گەورە کرد بێت کە من نەماتوانیوە ینی حەقیان پێ بدەین بۆ ئیمتحانەکەی تێدا بکەنەوە تاقیکردنەوەی تێدا بکەن والحاڵ الحەمدلله ئەم پرۆژێ ئیستیجابەیەکی زۆر باشی هەبووە و دڵی ئێمەی خۆش کرد بەڕاستی من دەرخەری ئەوەیە کە دەبێت ئێمەش لە ئاستی ئەم تموحەدابین و ئێمەش بەڕاستی پشتی لێ نەکەینەوە ئێمەش بە ئەرکی خۆمان هەستینەوە و ڕێکخراوەکان بە تایبەتی ئەو ڕێکخراوانی کە هاوشانی ئێمە لەو بارەدا ئیش دەکەن کە سوپاس بەخوای گەورە کۆمەڵێک ڕێکخراوی باش و ئەکتیڤ هاوشان بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەم وڵاتەدا ئەم ئیشە دەکەن کە ئێمە سوپاسی ئەوانیش دەکەین کە لە قۆناغە جیاوازەکاندا ئەمڕۆڵەیان بینیوە پشت بەخوای گەورە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە دەبێت زیاتر جوهد بکەین و زیاتر تێبکۆشین بۆ ئەوەی لە ساڵانی ئایندەدا بە شێوازی باشتر و چاکتر و ئاکادیمیتر و زانستیانەتر ئینشاڵڵا بتوانین خزمەت بە لاوان و گەنجانی ئەم وڵاتە بکەین و پرۆژەی پڕشنگی فەرموودە دەری خستکە گەنجانی ئێمە ئارەزویان هەیە بۆ ئەوەی کە ئاشنای پێغەمبەری خوا و ڕێبازی پێغەمبەری خوا بنسەوس کەواتە مامۆستا ینی ئامارێکی زۆرە 5000 یان 4 بۆ 5000 گەنج بێوێت فەرموودە لەبەر بکات دەمەوێت شتێک بڵێم زۆر جاڵێن
ئیمامێکی ئەم یەکێک لەم وڵاتانەی دراوسی خۆمانەیە ئەڵێ شەڕ نیعمەتێکی خوایی ئەم شەڕی ئەم هێزە توانم بڵێم چەپانە و ئالمانیانی کوردستان بۆ شکستپێنانی پەروەردە دروستیان کردووە شەڕیان ئەلان کردووە خێرێکی تێدا نیە بۆ ڕێکخراوێکی دڵسۆزی خەمخۆری وەکو ڕێکخراوی قوتابیان و هاوشێوەکانی بیانەوێت لەم دەرفەتە لەو فەراغەیەوان دروستیان کردووە یعنی بەم پرۆژانە پڕ بکرێتەوە یعنی توانم بڵێم لەم دەرفەتەش زۆر گرنگە سوود وەربگریان کاتێکی گونجاوە بۆی کە تۆ ئەو فەراغەیەوان دروستی دەکەن ئێخۆ ئەگەر بەمە پڕ نەکرێتەوە بەداخۆ ڕەنگە بە زۆر شتی تر پڕ بکرێتەوە زۆر ڕاست مامۆستاگیان پرسیارێکی زۆر وەجیهەیە بەڕاستی ینی لە ڕاستیدا ئەمە الحەمدولillah لە ساڵانی ڕابردوشدا بە تایبەتی لەو قۆناغی ئێستاشدا ئێمە هەر ئەم پرۆژەمان نەبوو مامۆستا بۆ زانیاری ئێمە دەیان جۆر خولمان هەیە لە هەموو ناوەند و لەقەکان تەوانی ئێستا ئەو تاقیکردنەوەی ئێمە لە 20 شوێنی کوردستان ئەنجام دەدرێت سپاس بەخوای گەورە لە شارە گەورەکان لە هەولێر لە سلێمانی مشارێکێکمان هەیە زۆر ینی جێگەی دڵخۆشیەوە لە ڕانیە لە پشدەر لە کۆیە لە چەمسەماڵ لە دووهۆک لە ینی لە هەڵەبجە لە گەرمیان ینی لەوانەیە لە سۆران لە هەموو شوێنەکانی کوردستان تەنانەت لە بەشێک لە شارەدیەکانی ئێمە تاقیکردنەوە دەکەین و ئەنجامی دەدەین ئەمە بە فعلی دەرخەریەوەیە کە ئێمە ئەرکی ئەمە قورستر دەکات ئەمەکو گوتم لە قسەکان ئیشارەتم پێدا ئەرکی ئەمە قورستر دەکات کە ئێمە بەڕاستی جوهدی زیاتر بکەین و زیاتر بەخەمی گەنجان و لاوانی ئەم وڵاتەمانەوە بین و بۆکو بڵێ بە بەشێک لە خۆمانیان بزانین معاناتی قوتابیان بە معاناتی ئێمەیە و بەڵێ ئێمە کەسانی خۆبەخش و خەڵکانی خۆبەخشین لەو ڕێکخراوانە ئیش دەکەین بەڵام لە ڕاستیدا حەز دەکەم ینی زۆربەی ئەو ئیشە خۆبەخشیانی کە ئینسانی مسلمان ئەنجامی دەدا بەرەکەتی زیاترە و زیاتر فەزلی هەیە ینی بڕوا بکە من ئەگەر ینی خەڵکێک پێی دەڵێت چۆن 4000 و 3000 و 4000 کەس مشارەکە دەکات لەو پرۆژاندا لە ڕاستیدا ئیشی سەرەتاییشمان بۆ کردووە دەناگەر ئیشی گەورەی بۆ بکرێەوە ئیشی ینی 20000 کەس زیاتر بەشداری دەکات 40000 کەس بەشداری دەکات ینی مامۆستا ئەمانە جوهدی گەورەمان بۆ نەکردووە دەناگەر جوهدی گەورە بکەین خەڵکی زۆر زیاتر مشارەکەمان لەگەڵ دەکات بڕوا بکەن ینی بەڵام تواناکەمان هەر ئەوەندە بووە لەوانەیە لەو قۆناغدا توانی بێتمان ئەوەندە جوهدە بکەین وەکو گوتم لە سەرەتاوی شارەتم پێدا کە تۆڕی میدیایی کۆمەڵ و پەیام و بانگەواز و کەناڵە مەحەلیەکان بەڕاستی هاوکارمان بوو لە ڕیکلامی ئەم پرۆژەیەدا ینی لەوانەیە وەکو پێویست نەماتوانی بێت زۆرتر بڵاوی بکەینەوە دەنا مشارێکی زیاترمان دەبووە تاکیدی زۆر باش مامۆستا ئەو ژمارە زۆرە 4000 بۆ 5000 لەکوێ گیانە بێتەوە شوێنەکەتان چۆن دیاری کردووە بووی کە تاقیکردنەوەکەی تێدا ئەنجام بدرێت سپاس بەخوای گەورە تقریبان ئێمە زیاتر لە 2 مانگە ئیشی لەسەر دەکەین و زیاتر لە 15-20 ڕۆژە ئێمە لەژنات و بڵین لژنی هەموو ناوەند و شوێنەکانمان دیاری کردووە و بەرنامەیەکی باش و پتە و ئیشمان لەسەر تەواوی ئامادەکاریەکان کردووە بۆ تاقیکردنەوە کە بۆی بتوانین تاقیکردنەوەیەک بکەین کە کەس لە قوتابیەکان تێدا ینی حەقی نەفەوتێت هەر بۆ زانانی بەڕێستان و بەشداربوانی خۆشەویستیش کە ئێمە هەموو ئەو بەشداربوانەی کە لای ئێمە نووسراون و ژمارەی مۆبایلیان لای ئێمە تۆمار کراوە پەیوەندی بە هەموو بەشداربووەکانەوە لە 2 ڕۆژی ڕابردووە تا 1-2 ڕۆژی تریش تەواوی بەشداربووەکانمان دیسان تەلەفۆنیان بۆ دەکەینەوە بۆی کات و شوێنی تاقیکردنەوەکەیان پێ بگوترێت تەبان کات و شوێنەکە ئینشاڵڵا ئیشارەتی پێ دەین کە دیاریمان کردووە الحەمدولایە ئێمە بە وردی ئیشمان لەسەر کردووە و پلانی وردمان داناوە بۆی و پرسیارەکان هەمووی ئامادە کراوە هەوڵیشمان داوە پرسیارەکان لانی کەم لە سەڵانەوەتی پرسیارەکان بە شوەی هەڵبژاردن بێ بۆی قوتابی بە ئاسانی بتوانێت مشارەکە بکاوە بتوانێت وەڵامی پرسیارەکان لە ماوەیەکی کەمدا بداتەوە و بە وردی و بە دیقەتەوە ئیشمان لەسەر کتێبەکە کردووە ئەو کتێبەی کە ئێمە ئامادەمە کردووە بۆ قوتابیەکان هەر بۆی قوتابیە بەڕێزەکان و بەشداربووەکان بزانن کە هەموو پەڕێکی ئەم کتێبە پرسیارێکمان تێدا هێناوەتەوە هەوڵمان داوە تەواوی کتێبەکە بۆی بزانیم کە توانێت تقریبا نزیک بە 100 پەڕە لەو 100 پەڕە 40 فەرمودەیە فەرمودەکان دەقە عەرەبیەکانی تەوەندا داخلە بۆ قوتابیەکان و ناونیشانی فەرمودەکەمان داخل کردووە لەگەڵ مانای فەرمودەکە و زایدەن ڕێنمایەکرداریەکان لە کتێبەکەدا ئەو بابەتانەی تر کە هەن ئەمە تەرکمان کردن بۆی ئاسانکاری بێ بۆ قوتابیەکانمان و هەوڵمان داوە لەو بەشەی ناو کتێبەکە زۆرینەی پرسیاری تێدا بینەوە بەڵام بە شێوەی هەڵبژاردن بۆی قوتابیان بتوانن
بە ئاسانی وەڵامەکان دەن ئینشاءالله. کاتە مامۆستا ئیشارەتمان پێ نەکرد ئیشارەتی پێدە ئینشاءالله کات و شوێنەکەی گوتم ئەگەر نەما بەسم وایە گەورەیە شوێنەکە بەڵێ شوێنەکان عفوان مامۆستای بەڕێز شوێنەکان ئەمە لە یەک جێگە ناکەین لەبەرەوەی فراوانە بۆ خۆت دەزانی لەم کوردستانە هەر ناوەندەی سڵاحێتمان داوەتە خۆی کە پارک بەکاردێنن شوێنی گشتی بۆ نمونە هۆڵ بەکاردێنن یاریگا بەکاردێنن مزگەوت بەکاردێنن گرنگەوەی بۆ خۆتان مۆڵە دووار بگرن لە ڕێگەی لێژنەکانەوە طبعاً هەر یەکە بە پێی خۆی ئیوایە دو یاریگای گرتووە ئیوایە مزگەوتی بەکاردێنێ ئیوایە بڵێن پارکی گشتی بەکاردێنێ هەموو شوێنەکان لە یەک کاتی دیاریکراودا پشت بەخوای گەورە تاقیکردنەوەکان انجام بدەن. کاتە مامۆستا یعنی بۆی بینەرانی شو و بەشدار بۆ بەڕێزانەشی ڕەنگە بەشێکیان زۆر چاوەڕێ بەڕێستان بن دوای لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕێکخراوی قوتابیان پرۆژەی پرشنگی فەرموودە بۆ یەک چل فەرموودە لە دووتوی کتێبێک کە بڵاو کراوەتەوە کتێبەکە ڕەنگە بە PDFیش هەیە مامۆستا زۆر زۆر باشە ئەو بەشداربووانە 4 بۆ 5,000 بەشدار بوو کتێبەی وەرگرتووە و ئەمان فەرموودەکانیان لەبەر کردووە تاقیکردنەوەکە پرسیارەکانیش لە ناو با بڵێ تێدەوەکانیانە لە ناوەندە جیاوازەکانی ئەو سنووری ڕێکخراوی قوتابیان لەوێ تاقیکردنەوە دەکەن نەتیجەکە چۆن وەری دەگرنەوەتە لێ ئەو لیژنانەی کەوا تەسیحی وەڵامی پرسیاری وەڵامی پرسیارەکان دەکەن و ئەو بەشداربووانە چەند کەس خەڵات دەکرێواتە لەسەر چ پێوەرێک یەکەم و دووەم و سێم وانە دیاری دەکرێ و هەروەها ئەمانە زیاتر لەو بارەوە مەسما ڕوونکردنەوە بدەیت ڕەنگە دەستخۆش وڵا پرسیارێکی باش مامۆستاگیان ئەوەی کە کتێبەکەی ئێمە وەکو جەناب فەرمووت ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەو پرۆژەیەمان لە سەرەتای مانگەوە ڕامانگەیاندووە پرۆژەکە چل فەرموودەیە بەشدار بۆکانمان لە خەڵاتی یەکەمەوە تا خەڵاتی 50 بەشدار بوو خەڵات دەکەین لە خەڵاتی جیاواز بۆ منە خەڵاتی یەکەممان 1 ملیۆنە خەڵاتی دووەممان 500,000 جەمامۆسایەکی بەڕێز دەیگوت مامۆستا بۆ ئەوەندە جیاوازی یەکتم وڵا لە ڕاستیدا ئەوەندەمان قوت هەیە ینی هەچارینە و جیاوازیە دروست بکەین بەس بۆی بەڕاستی هاندانێکی زیاتر بکەین خەڵاتی یەکەممان 1 ملیۆنە خەڵاتی دووەممان 500,000 خەڵاتی سێممان 300,000 خەڵاتی چوارەممان کۆمپیوتەرێک بە بڕی 250,000 دینارەوە زایدەنە تا خەڵاتی حوتەم و هەشتەممان مۆبایلە لەوانیشەوە خەڵاتی شایستە تا خەڵاتی 50 دابین کراوە تەمان خەڵاتەکان چۆن تەوزیع دەکەین و لەژنەی پرسیارات و ئیمتیحانەکان چۆن ئەوانە هەموو بە گروپمان کردووە تەوزیعمان کردووە ئەوانەی کە سەرپەرشتی ناوەندەکان دەکەن لە هەموو ناوەندێک ئێمە 3 کەسمان اختیار کردووە کە سەرپەرشتی تاقیکردنەوەکە بکەن وەکو گروپی ڕسمی و سەرپەرشتی تەسیحاتی پرسیارەکانمان بۆ دەکەن لە ماوەی 24 ساعتی یەکەمدا نەتیجەی ناوەندەکان دەگاتەوە دەستی لێژنەی باڵە و خوا پشتیوان بێت لە 3 ڕۆژی یەکەمدا ئێمە نەتیجەی گشتی ئەلان ئەتا لانیکەم لە 4 ڕۆژی دوای تاقیکردنەوەکە نەتیجەکەی ئەلان دەکەین ئینشاءالله بە شێوازێکی زۆر باش چونکە هەوڵمان داوە ینی تاقیکردنەوەکان دابش بکەین بەسەر ناوەندەکاندا هەر ناوەندە و هەر شوێنە کە هەیە گروپێکی 3 کەسی بۆ دروست دەکەین و دواتریش دوای تەسیحاتەکان اینجا پێداچوونەوەیکی گشتی بەسەر پرسیارەکاندا دەکەین و خەڵاتەکان بەسەر بەشداربووەکانمان لە بەرچاوی کامێرەکان خوا پشتیوان بێ ئینشاءالله ئەعلانی زۆر باش ئەو 50 کەسی کە هەڵدەبژێرن خەڵات بکرێن دەبێت نمرەکانیان چۆن بێت چۆن هەڵدەبژێرن بۆی کە ئەو 50 خەڵاتە وەربگرن طبعا دەبێت ئەو کەسانە لە منافەسەدان ینی بۆ نمونە ئەگەر ئێمە 1000 بەشدار بوومان 100 هێنا لە ڕاستیدا ئەمە ناچارین قوڕع بکەین لەسەر خەڵاتە یەکەمەکان ینی هەزارەکە قوڕعەیەکی بۆ دەکەین ناچارینە یەک قوڕعی بۆ بکەین لە ڕاستیدا بۆ نمونە 100 کەسمان 99 هێنا 98 هێنا ینی حتما دوو دەرەجەیە دانی دەرەجەکان زیاتر وا تەوزیع کراون 98 هێنا ئێمە لەو خەڵاتی دووەم بۆ 98ەکان ینی قوڕع دەکەین بەم شێوەیە ینی بە شێوازێکی ئاشکرا و لە پێشچاوی کامێرەکاندا ئینشاءالله ئەگەر مامۆستا خێرەومەنێک ئەگەر خی گەورە یارمەتی با ئینشاءالله هاو بەسەریا و گوتی هەر کەسێک یەکەم بوو چەند یەکەم هەیە منیش ئەو نەمەوێنیتانە دەمێ ئەمە جارێک لە یادمە شتێکی لەو بابەتە هەبوو لە بەرنامە ڕاستەوخۆکاندا 13 خەڵاتی تر هات هەموو خەڵاتی گرانبەها تەنانەت لێکێک لە بەرنامەکان هەر لە کەناڵی ئاسمانی پەیام بوو لە 2-3 ساڵی ڕابردوودا والله ئەعلەم نزیک بە 13 حەج و عەمرە دابینکرا 13 عەمرە ئەگەر شتێکی ئاوا هەبوو ئێمە بەڕاستی سوپاسی خێرخوازان دەکەین چکەوەکو گوتم پرۆژەکە میدیا و ڕاگەیان زۆر ڕۆلی هەیە و بەتایبەتیش ئەو کەسەی کە مشارێکی بەرنامەکەیەوە پێشکەشکارە بەڕێزەکە ڕۆلی گەورە دەبینێ لە یادمێ لە یەکێک لە ساڵەکانەکە جەنابتان بینی بتان هەر لەو کەناڵە بەڕێزە بوو ینی خەڵاتەکان کۆتاییان پێهاتە بوو ینی چەند کەسێک تەلەفۆنیان کرد نزیک بە 13 خەڵات لە دوای ئەو خەڵاتانی ینی دابین کرا بوو دابین کرا ئەمەش بەڕاستی
سوپاسی ئەو کەسە دەکەین کە خەڵاتمان پێشکەش بکات لە ڕاستیدا گەنجی ئەم وڵاتەیە یعنی سوودی لێ وەردەگرێت یعنی ئەگەر کەسێ خوا پێداوە بەخوا حیفە ینی مشارەکەی شتێک نەکا کە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەنجێک لەبەری بکە خوا پارەی پێداوە بەڵام نەیدات بۆ ئەوی گەنجەکە زیاتر تەشجیع بێ مشجع بێ ینی بڕوا بکە گەنجێک بۆی کردم تەلەفۆن مامۆستا گوتی من لە سێ پرۆژەی ئێستا حیفزی حەدیث و فەرمودەدا مشارکم لە هەر سێکیان بە بەردەوامی یعنی بەڕاستی مزیگەی دڵخۆشی مامۆستا یعنی بڕوا بکە ینی هەموو مەسیرەکەش لە بەرپارەکە نییە يعني لەوانەیە خەڵکی پێی وابێت نە بەس ئەو خەڵکە ینی ئاوێتەی ئەوە بوو ینی دڵی بۆ خۆشە کە بێت مشارەکە بکات لەگەڵ ئەم فەرمودانی پێغەمبەر لەگەڵ قورئاندا بۆ خۆتان زانێ ئێمە هاشتاکی قورئانمان لە پارو ئەوانە ڕاگەیاند ینی ساڵک بەر لە ئێستا سوپاس بەخۆی گەورە نەتیجەی هەبوو کە چەند کەسێکمان قورئانیان لەبەر کرد لە ئەم هاشتاگانە مامۆستا ئێستا پرسیارێک با بچینەوە سەر پەروەردەمادام چەنگی کە ڕەنگە ئێستا یەکێک بپرسێ من فەرمایشتیەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەبەر کەم چ سوودێکم بۆ دەگا یان نزیک بووم لە قورئانەوە چ سوودێکم بۆ دەگا یعنی مامۆستا پێم خۆشە وەکو مامۆستایەک لە ناوەندێکی ئەکادیمی یان ڕسمی لەو لاشەوەکو بە ڕێزێک کە لە چوارچێوەی موسڵمانێک چەند گرنگ یان گرنگەکەی ڕوونکەیتەوە بۆمان زیاتر کە من ئەگەر دە فەرمودەی ڕەسوول الله لەبەر بێت لەبەرەوەی سەدم لەبەر بێ جیاوازی من و سەدەکە چییە ئەو سەد فەرمودێ چی لە من دەکا و پاڵ بەمنەوە دەنێ چی چۆن پەروەردە بم لە ڕووی ڕەفتارەوە لە ڕووی کردارەوە لە ڕووی دەستپاکی و داوێن پاکی و ڕەفتاری جوان و گفتاری جوان و درۆنەکەم و ئەنی هەموو فەرمودەکان ڕێنماییکردی جوانن ئەمانە لە ڕووی پەروەردەیەوە چەند کاریگەریان دەبێت بەڵێ ینی لە ڕاستیدا مامۆستاگیان ئەگەر ئێمە بەگشتی ینی چەقی پەروەردە سیر بکەین لە هەرێمی کوردستاندا یعنی بە تەواتی شکستی هێناوە بە تەواتی سقوط بووە باشە کە ئێمە کە پەروەردە سقوط بووە ینی ئایا پرۆسەی منهەجیەتی ئیسلامەتی ئەمە سقوط بووە ینی وەستاوە ئەمە دەبێت من وەکو موسڵمانێک بیر لەوە بکەمەوە بەڵێ پرۆسە سیستەمەکە سقوط بووە بەس ئایا سیستەمی پەروەردەی ئیسلامی سقوطی کردووە نەخێر کەواتە من دەبێ ینی جوڵێنەری ئەوە بم کە کاکە بەدیلی پەروەردە هەیە کە ئەویش پەروەردەکردنەوەی کەسایەتی گەنجێکی موسڵمانە لەسەر ئەو پرەنسیپەی ئیسلام کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باشترینەتی و باشترین سەرمەشقیەتی یعنی من مامۆستاییان سەیری دەکەم گەنجێک لە وڵاتەدا دێتە بەردەمی کە هەمیێڕەیەک دەوەستێت دەڵێ من بەنزینەکە بە خۆدا دەکەم وانە بەڵام ها خۆ ناسووتێنم دەستم بگرن دێمە کەساتێکی تێشکاوە ینی لە ڕاستیدا چۆن دەبێ ئینسان مەجالدا بواردا بووە یعنی ئەمە لە ڕاستیدا ئەمە بڕوین لە ڕووی فسیۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە یعنی لە هەموو ڕوەکانەوە بیری لێ بکەوە کە ئەم کەساتی تێکشکاوە بۆیە دەست بۆ بابەتێکی لەم شێوەیە دەبە ئێمە دەبین ئەم تاکانە دروستکەینەوە چی ئەم تاکانی پێ دروست دەکرێتەوە ڕوا بکە ئەو سیستەمە پێی دروست ناکرێتەوە کە ئێستا هەیە دەبێ ئەمە بینەوە سەر ئەسڵەکەمان کە سیستەمی ئیسلامیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تاکەکانی لەسەر پەروەردە کرد چۆن ناز و نوزی ئەو منداڵانەی دەگرت کە نەخوێندەوار بوون لە ئامێزی دەگرتن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگ داهاتەوە دەیگوت کەسێک دە منداڵی نەخوێندەوارم بۆ فێری خوێندەواری بکە ئەوانە ئازاد دەکەن ها چۆن هات دێ ئێستاکانە بە نەخوێندەوار ئەم ساڵەکانە لە قوتابخانە چەند ئەلف بێ خوێنرابێ مامۆستا لە وەرزی یەکەمدا قوتابی ئەلف بێ خوێندووە تخوا دەبێت چ ویژدانێک ئاسوودە بێ چ دەسەڵاتدار و بەرپرسێک ئاسوودە بێت کاتێک کە دەزانێت منداڵەکانی ئەم وڵاتەی ئەو لە وەرزێکدا تەنها ئەلف و بێ خوێندووە دوایی بڕوانامەی پێ بدا بیگوازێتەوە بۆ پۆلی دوو چ جوابی خوا دەداتەوە چ جوابی خەڵکەکەی دەداتەوە هەر ئەم بەرپرسە پەروەردەیانە با یەک ڕۆژ بەبێ چەکدار بەبێ حیمایە بێنە ناو یەکێک لە قوتابخانەکانی ئەم هەرێمەوە با بێن تەماشاکەم بزانن چەند ئەو وڵاتە ڕووخاوە لە ڕووی پەروەردەیەوە چی لێ هاتووە کە گرنگترین بناغی دروستکردنی وڵاتە مامۆستاگیان ینی وەزیر هەیە لە وڵاتانی ئەوروپی بۆ خۆمانەوە هەموو ئاگادارن جەنابتان لە ئەلامی یعنی لەسەر ئەوەی کە تەڵەبەیەکی لە قوتابخانەیە گوڵێک دەشکێنێتەوە سەحب دەکات لە وەزارەتەکەی لەم وڵاتی ئێمەدا منداڵ خۆی دەکوژێ کە سەحب ناکە مامۆستا تێی هەڵدەدرێت کە سەحب ناکە یعنی پرۆسەکە تێکشکێنراوە کەس واز لە ئیشەکەی ناهێن یعنی کەسیش خۆ بە خەتابار نازانێت کەواتە من پێم وایە ڕۆڵی ئێمە بۆ ئەوەی ڕۆڵی پەروەردەی ئیسلامیەکە بینەوە بۆ ناوناخی تاکەکانمە ئەرکێکی گەورەیە و پێشم وایە خۆی گەورە و نیعمەتێکە بە ئێمەی بەخشیوە کە ئەمە ئەو ڕۆڵە بدینی منەتێکە بەڕاستی خوا لەسەری کردوین چونکە دەفەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە لەمنەوە بیگەێن نەگەر یەکایەتیش بێ باشە چ جوانتر هەیە لەسەر ئەم زەویەدا لە پەیامەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ جوانتر هەیە لەسەر ئەم زەویەدا لە کەلامی خوا کە قورئانە دیکەوا بێ من دەمێ منداڵەکانم لەسەر شوێ پەروەردەکەم لەسەر ئەم سیستەمە پەروەردەکەم کە سیستەمێکی دینی خالص پاک
ئینسان قوبول بکە تا قوبول بکە ئەنانیت فڕێ بدە ئەنانیت توڕ بدە یعنی ئێستا لە ڕاستیدا مامۆستاگیان پەروەردەیەک کە هەش بێت کە ما بێش پەروەردەی ئەنانیەتە پەروەردەی خۆسەپاندنە ڕازی بوونە پەروەردەی ڕفزکردنی ئەوانی ترە دەبێت ئێمە وا بکەین بەڕاستی مامۆستا ئەم پەروەردە ڕۆحیە بینینەوە ناو کۆمەلگا کە پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باش مامۆستا ئێوە پرۆژەکانتان لە ڕێکخراوی قوتابیان وەروەها لەو بابەتانی کە ئیشی تێدا دەکەن تا چەند گرنگە بیر و بۆچوونەکانتان پەروەردەیەکانتان زیاتر ڕووی لەو کەسانە بێت کە بۆ منە بیر و بۆچوونێکی زۆر نییە لەگەڵ ئیسلامیایی زۆر گەنجێکە زۆر ملتەزیم نییە بە دینەوە بۆ منە ئێستا ئێمە چەندی جامیوانی دیکەمان بان کردووە لەسەر هەر لە ڕێکخراوی قوتابیان بۆ یاخود لەسەر بابەتە بانخوازیەکانی لە کۆمەڵی دادگەری بووە باسی لەوە کردووە کە زۆرێک لە بەرپرسە بۆ نمونە دەروی حزبی کە بوو حزبی ئەلمانی بوو وتێدیم پێم خۆشە بەردەوام مناڵەکەم لەگەڵ پەروەردەکانی ئێوەیە لەگەڵ ڕاگەاندنەکەی ئێوەیە بووی کە زیاتر پەروەردەیەکی جوان وەربگرێ ئەمە تا چەند گرنگە کە ئێوە کار لەسەرەوە بکەن کە پەروەردە پێشکەشی زیاتر ئەوانە بکەن کە بیر و بۆچوونەکانی لەگەڵەوەدا جیاوازە بووی کە ڕای بکێشێت بووی کە ملتەزیمە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە لە ڕاستیدا مامۆستا گیان ئەمە ئەو شتێکی واقعیە ئەمە بۆ نمونە ئەگەر سەیری بۆ نمونە وەکو ڕێکخراوی قوتابیان وەربگرین ئەمە گەر ڕێز سەیری ئەندامگیری بکەین لە ناو ڕێکخراوی قوتابیاندا ئەمە ژمارەیەکی کەممانەیە لە هەرێمی کوردستاندا بەس کە دێتە سەر پرۆسەکە ئێمە هەوادارێکی زۆر زیاترمانەیە بۆ دەرخەری ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا ئەمە ئیش بۆ ئەنداممان ناکەین ئیش بۆ کوردستان دەکەین ئیش بۆ هاوڵاتی بوون دەکەین ئیش بۆ هەموو قوتابیان هەرێمی کوردستان دەکەین لە شارۆچکەیەکدا 30,000 قوتابی هەیە مانای نیە خۆ خەڵکێ بوو ناکەم ئەندامی خۆ ئەمن ئیش دەکەم بۆ هەر 30,000 قوتابیەکە خولمانکە کردوتەوە لە هەوی کەسمان نەپرسیوە تۆ هەوێت چییە خەڵکی شوێ کڕی چی ئەسڵان ئیشی ئێمە نیە ئیشی ئێمەیە بێتە ناو پرۆژەکەی ئێمەوەی ڕازی بێ بە پرۆژەکەی ئێمە حقەتەن ئەو قسەی جەنابەت ینی لە دەیان شوێنەوە ینی ئەمە پشتڕاست دەکرێتەوە ینی بڕواتان هەبێ مامۆستا یان خەڵک هەبووە کوڕک بۆ خۆی عەرەخۆر بووە ینی شەرابی خواردوتەوە یان ئیلا ئاخیری ئەوەی کە لە بابەتە پەروەردەی ئیسلامیەکەدا وجودی نییە ینی کاو قسەیە دەکەین گوتوێتی کاکەم بۆ خۆم لە دەست دەرچوو ئەوە کوڕەکەم تەسلیمی ئەوەم کرد بۆکوی دەبن کەفی خۆتانە ئەمە دەرخەری ئەوەیە کە ئەمە یەقینێکی تەواوی بە پەروەردەی ئێمەیە بە تاکیدی مامۆستاگیان ئەنی من ئەوە لە دەیان شوێنەوە حاڵاتە هەیە و الحەمدولله جێگەی شانازیش بۆ ئێمە ئەمە بە تاکیدی گشتی تر بیر دەکەینەوە فراوانتر بیر دەکەینەوە لەوەی کە تەنها بۆ ئەندامگیری خۆمان بیر بکەینەوە مامۆستا دەرفەتمان زۆر نەماوە دەمەوە بپرسم ڕۆژی بەرواری تاقیکردنەوە کە لای بەڕێستان دیاری کراوە یاخود دیاری کرایە لاین ئەگەر دیاری کراوە وەکو بابیکەنە ڕێکلامێک یان ئاگاداریەک بۆ دەستان بەشدار بووان وڵات سوپاسان دەکەین مامۆستاگیان بەڕاستیە من شانازی بە پەیامەوە دەکەم و شانازی بە جەنابتان دەکەم کە زۆر هاوکاری ئێمن بە تایبەتیش هاوکاری ڕێکخراوی قوتابیانن خی گەورە پایدارتان کە و هەمیشە ڕاوەستا بن ئینشاءالله طبعا لە ڕاستیدا من ڕۆژەکەمان دیاری کردووە پرۆژەکە پیش بەخوای گەورە ئەم جمعەی ئایندەکە دێت ڕۆژی جمعە 28 مانگ 25 کاتژمێر 4 خوا پشتیوان بێ لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا تاقیکردنەوەکان جام بدرێت و بەشدار بۆ بەڕێزەکانیش دەگوترێت کە بۆکوێ دەچن لەکوێ تاقیکردنەوەکە دەکەن طبعا دێر مەجای ئەوە نییە مە شوێن بە شوێن ناوەکان بڵین بەس بە پشت بەخوای گەورە دوایی ئیعلانی ئەوە دەکەین و ئینشاءالله هەر لەگەڵ ئەم ڤیدیۆدا وەری دەگرین و شوێنەکانی ئینشاءالله بڵاو دەکەین و خوا پشتیوان زۆر باشە مامۆستاگیان میژدەم دەرفەتە بە یارمەتی هاوکارانم لە تۆڕی میدیایی کۆمەڵ لێرەوە داوا لە هەر خێرۆمەنێک و خێرخوازێک و ئەهلی پەروەردە و ئەهلی مزگەوت کە لە خۆی ڕادەبینێ ئەگەر بە دیارێکی کەمیش بێ پاڵپشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و پرۆژەی پرشنگی فەرموودە بێ بە ئەمانە لێرە و لەوێ یەک و دوان بێتە خەرمانێک و ئەمان بیدەنە ئەو بەشداربووانە تاوەکو گەڕم و گورتر بن گەنجێکی 15 ساڵ و 16 ساڵ و 17 ساڵ و 18 ساڵ ڕەنگە مانوو بوو بێت و کاتی کرد بێت و هەریش نابا پارەیە و کتێبەی کڕیوێتی ئەو سەفەرانەی کە هاتووە چووە دڵیان ڕەنگە لە ماڵەوە ئەو مەسرفانەیان نەبێ با ئەمان دڵی گەرم بکەنەوە با بەشداربووەکان زۆرترین خەڵات وەربگرن لە باتی 50 با بێتە 150 مێ دەکەم هەر دەوڵەمەندێک 50 دیاری لە خۆی بگرێت 10 دیاری لە خۆی بگرێت زۆرترەکە هیوادارین هاوکاریەکانتان بگەێنە ڕێکخراوی قوتابیان لە هەر شوێن و ناوەندەکان لە زۆربەی شار و شارۆچەکان هەیە ئەگەر بۆ کەناڵی پامیشی بێنن هاوکارانمان لێرە وەریەگرن و بۆیان ئەنێرنەوە هیوادارین هاوکاریان من مامۆستا حەسەن عومەر زۆر سپاس دەکەین بۆ بەشداری بوونت لەم پرۆگرامە خوازای خێرت باتەوە و دووبار دەستخۆشیمان دەکەین لەم پرۆگرامە لەگەڵمان
بەڵێ بنێرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە بابەتەکانمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و ئێوەی ئازیز بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.